بوكا ياك بنا حلابي هو شكل يلا داك مش بيتا نردين رشنطة ياك خوت ودايك بنا حلابي برودي برو بري شيء اللي بويته برو نعرف حمد جان برو بقربان برو لا تقرا رفيقك انت ابو خويا يبكى رفيقي تشي هم ولا مكتبا تجنا يعملون باشا دبرو ما مكتب كورة برا مالودي مكتب الله هيصم حمد دبرو دوهيمو دبرو تو شتي واديوا كورة دبرو برو كبرة ايش ما زانم بوچوچی بوچوچم والله انا مخيت مكتب دايك مالا حمد جان دبرو بقربان دبرو دوهي كاتموها دبرو بس انا مني نار كورة برو كارا كم نشي زشي تو شتي واديوا تاشا بو من نتن امنا الله نكتب بوچي حمد جان لو أنا هيدا مسبوق خو خلصي كده برادي ليه أفلم أنا منها إيش يدوي باشا صقصر كارك اللي تيقام كل ده برو كم برا من جاب لك استاذ حمد جان بقرباني دبرو مالو دي أفلم دبرو دوي دي كاتمو باش كم وشو ومكتب برو فشمان نبيتو فشمان نامو عادي دبرو روس السكسر تايمة مالو والله يبي يرجو جول كنم تيو نازا من تركوا عاو بالدير هالقشي دين باشا مرواري نابو هذا مشيرين كلنا دوبونا علي تي حدي تي باباوشوا أخواتنا أو ما كاينة فقيرة واي أوي أكثر هاو مالي أنا نشر مزاري أنا نزاني تكادا معه ورا حما ورا زانم باوكو ولا شو باوكو ولا مالا ويشي رولا حما من السالي هذا نازانم والله مكرقة والله باوكم راضي بو بچي راضي بو رولا شو مكتب شون شو مكتب من الرم بدوانك والله بابا تهومنك تا صاحب مال دزيقر دز صاحب ماريقر بخوا باوكم اغا بياي وكو فرجي بكسي ترينا انا بخوا باسي منكم تابعي زوزولا نتيك مالي ايو اي بينام تخيري وابا وقفك هركوي هو من هاي تبوشي ماريا جافر تشيلسي دمخوش مام كريمة يوت كقوايا بلاني لجوامير وربكو خوازيني بوكا باشا جوامير خوازبيني بو خوي بونا خوازبيني كيف كان؟ لا توبة ولا ضريبة كيف لك ديتها جابو خوي تاقينا كانتوا بخواش تيكي تاكا علم بو هردوكتان قايم نابن يكتان بآغا و ايترشتان بفياي آغا خوا عقر تنزوز نبي هن خوتن بتوقر كدو خمت شيا راستا خوازبيني كراون قلالا بلان شتيكتان تبلا حتى كاكم جنيني من شناكا شهيرو كاكو بخيري كي جنين والله منهم انا بيتو ليه رجناكم بو هنا بخوا مش زور حاجة قلالا جا بلان بلانتي او شتي عندي بخويا وهنا اي شايكش بو بوساسنا كاميرا اي باش تو خوشكيني ولا لا تبو لا كي تشقبا يوم غيرو كاكو بخيري كاكو والله واحد الخيالة هي والله من الله يمحسوا أعمالي وقتك لكم بالوالي يا ولد دستي خويا
بۆ ناڵێ هاتن با بڕۆی پێ وەختێ بخانەیە بۆ ناڵێ پێم ڕاخۆشە دەوەڵایی بەڕاستمە تەقسمانێ بۆ بڕێکی منەڵێم شایەکەی بۆ سازەکە بۆ ئێوە ماڵی مامسلێمان خەریبن لێ هەر یەک ماڵ نەبوون جاوە قسەیە ئێمە بەر لە 20 ساڵ لەمەوبەر هەر یەک ماڵ بوو هەرچەنە من ئێستا بیرم نایە چونکە منیش وەک هێرە شیرەخۆرە بووم بەخوا دایکم بە ڕەحمەت بێ ئەیوت کاتێ لەم هەیە بووی لەگەڵ ماڵی مامسلێمانە هەر هەوامان لێک جیاواز بووە چی؟ پێم نوێرە و خەڵکیێرن دەی بەزمەکە خۆش بوو گوێتان لەی جنیە کۆمانە چی بێ وەکو یەکێک کۆکی وایە بچی ناسن با بڕۆین تا درەنی کرد ڕاستە بزانی ناو دەنیا چی بوو بچینە ئێمە زیاتر کەیلێ خێراتە لە سوبر لێ بکەن با بڕۆین درەنگە کەواتە نەتانتوانیەوە وا لەو خەڵکە بکەن بە ئارەزوی خۆیان مناڵەکانیان لە مەکتەب بێنە دەرەوە قوربان ئێمە تەقسیریمان نەکردووە لە سەرەتاوە مەکتەبەکە نەبینیم مناڵانی هەر هەموو ئاوایی تیا بۆ گەر ئێمە نەبووینیان دوای ئێمە چی بکەین چۆخە ڕەزا ئەرمەتی دەریان حەمە چەند جارم پێوتی خۆل لە شۆخا نزیک کەرەوە بەڵام بێسوودە لەگەڵتا بۆ من نازانم شۆخا بە دوو قسە هەڵەخەڵەتێ ئەگەر جەنابێت لە نزیکیەوە بوویتایە هەڵبەتە لە یەکەم ڕۆژەوە بە قسەی ئەفەنی نەیەکرد و ئەو وەسا تاکو ئاغا هاتەوە قوربان من هیچم نەتەچیانیە ئەو منە بینێ چاوە پەڕێتە پشتی سەری تۆی سا بنێرە بە دوای ئەو دوو هەتیوە با دوو قسەیان لە تەکا بکەم کام دوو هەتیو کام دوو هەتیو خولە و ڕەشە ئەی ناڕی ئەو دوانە بە ئاشکرا بەر هەوەستیمانەکەن باشە حەمە پێ نەوتم ئەوەی بە شوانەیان کرد کەڵکی نەبوو ئیستاش بە دەور و خولی ئەو چەتی وایەت قوربان خراپتر بووە چاکردنەوە ئەوە هەندانێن بۆ خۆم و حەقتان نەبێ بەسەریەوە حەمە تۆ بنێرە بە دوای ئەو دوو هەتیوە بەسەر چاو و ئەو شوانە نەگریسە پەشیمان بێتەوە ئەوە ڕیسەکەمە بێتەوە بە خوری ئەی باشە چەند ساڵە من نەخشەی چییە کێشم خوای بکردایە بەر لەوەی جوامێر بگەڕایەتەوە بیفرانایە ئەوە لەو مەترسیەش ڕزگارمە بوو هەر چۆنێک بووە ڕازیمە کرد خاوەری کچمی لێمارەکەم جارێ وازەوێ بەراوەکانی ئەو بەرم مسۆگەر کرد بەڵام تۆبرەی پەشیمان نەبێتەوە نا چەند جارێ دووپاتی کردەوە مامە لە ئێستا وا بزانە زەوێ بەراوەکانی ئەو بەری خۆتن خواکە باوکم چاکە بێتەوە و بە سەلامەتی ئەگەڕێتەوە ئاوایی من لە قسەی خۆم پەشیمان نیم باوکشم لەسەر من باشە دڵنیا بووی دڵنیام زۆریش دڵنیام بەڵام زەویەکانی لای چەمەکە ئەی ئەوانە چۆن ئەگەر ئەو هەتیوە کارێکی بکردایە لە مەترسی گوڵاڵە ڕزگاری بکردمایە لەوانیش دڵنیا بوو ناردم بە شوێنیانە ئەوڵاش واگەڕایەوە ئەی کوا فەرەجی لە تەکایە نوڵا قوربان ئەم خۆی بەتەنیایە قوربان سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام ئەوڵا ئەو تۆ لەکەیەوە ڕۆشتی ئەوڵا ئەی کوا فەرەج لەکوێیە وەڵای قوربان دنیای بە شوێنیا گەڕام کاکە حەمەنە حەقی نییە لە جاروبار شەرگیرە بێت باشە ئەوڵا تۆ چی بۆ چۆ چی ئەڵێ نەخۆش نیوە لە ماڵەوەی کاکە حەمە چویشمە ماڵەوە بەڵام لە ڕێگا حەمەی کوڕیم بینی شتێکی سەیریەوە ئەیوت چی قوربان ئەیوت باوکم ڕازی وە کە بچمە مەکتەب
والله هەر فەرەز مابوو کورە حەدی چێشتی واکە نانا حەمە فەرەز لەو جۆرە پیاوانە نییە بتوانێت لە قسەی ئێمە دەچێت بەخوا قوربان فەرەج خراپی لێ بەسەر هاتووە لە مرواری مام سلێمان بەولاوە بیر لە هیچی تر ناکاتەوە بڕوا ناکەم مام سلێمان کش بە فەرەج چونکە ئەو کۆنەقینەی هەر لە دڵایە کۆنەقینی چی؟ وەختی خۆی مام سلێمان و باوکی ئەم فەرەجە لەسەر ئاوشکاندنەوە هەرایەکی عەجایبیان بوو ئەگەر بەهاتایە و کاکم نەبوایە خوێنی تیا ڕژە کەواتە فەرەج دوای کڵاوی بابردوو کەوتووە سلام علیکم سلام علیکم عەلەیکە سەلام قوربان خێر بوو نەبزە بە شێمانە ئەزانن بۆ نردوومەوە دواتانە ناوەڵا قوربان جا لە چۆ بزانین ئەمەوێ بزانم لە کەیەوە بوون بۆ پیاوەی ئاوا بە ئاشکرا بەرهەڵستی ئێمە بکەن ئێمە قوربان بەرهەڵستی چیمان کردوون جەناب هەڕەشەل لێ کردبووین گوایە لەسەر فەنیەکەیتەوە ئەی تۆ بووی بەو پیاوەی بە ئاشکرا بەرهەڵستی ئێمە بکەیت تۆمەتی گوناهی خەڵقی بخەیتە پاڵ ئێمە گوناهی شێ قوربان گوایە ئێمە گەڵاجاری ئەو هەتیوە ماسووتانوە تۆ ڕەشە بووی بەو پیاوە ها بۆ جواب نایتەوە ئەی جەنابە شەکری ئەوە نەشکان گەڵاجاریشمانیە بیسووتێنن بۆ جواب نایتەوە ها نانا حەمە لیانگەر چوب ئەگەر ئەتانوێ ئەو قسانەمان لەبیر بشێتەوانەیە کە کردوتانە بەرامبەرمان ئەوای سا پیاوانە بچن بۆ مەکتەبەکە و مناڵەکانتان بێنە دەرەوە آخر قوربان آخر و ماخری ناوێت ئەچن یان نا آخر قوربان مەکتەب چ زیانێکی پێگەیانەوە ئەچن یان بە زەبری شەختان نێرم باوکم وەڵڵەهی گوناحتانەکە ئێ بۆ ئامان لێکەن دەوەڵڵا من مناڵی خۆم ناهێنمە دەر ئەوەڕێی چی هەی گەمەڵ باوک لە مناڵی خۆم ناهێنمە دەر دەوەڵڵای منیش ناهێنمە دەرەوانێ هەمە ئادەی السلام عليكم. عليك السلام مام سليم. شوني خالد جان؟ ماشي. خوش بيان خوش باصنا. بخير بهم الكرة. باصنا كمان. شوني؟ شيء هيش تبوه هيش روياه. نازل مام سليمان. نازل ما تحكي بينك. تحكي شاكو كلا بليك جانا كنوا. بس. باشا قرجاني إخواننا وبسنيا. باش بو بيله باش روجي من على كانيام ناكنوا. أبي من على كانوا تالي روجار بتشجن بوه أمانوا. كوري خوم أي بيم نوتي ورياي خوبة. أم إيشي تو دس الدعوة جران. أي بيم نوتي آغا ترسيل دليانا كانوا بيسودا. تأمر هذه ترسود دلي. وتمان آغا استمكارا. إخوانا ما ود أمانش بجاري أجنويان بشيء وبالي ليبنوا. باش أقول بيله باش روجي إخواننا كانوا دبا بيله باش روجي من على كانيام كانوا. أو من على نجناه شيء بو هوي ترسنو شيء أمانة وطالي روجار بتشجنو لخوشي جان بيبشبن. تو بزانه سينا كسبتش أم أويان تونش لجانو. بهرشة ترسول لزيان خصوصا الدلي أم خلق بس زمانو. آخر من الاني أم بربون خوين هي أو بربون خوين. نازل
نازانم کام هەست و کام ویژدان بە من ڕازی ئەبێ ئەبی هەر کە ئاغا نەفرەتی لێچێ کرد ئەمانە بە چاوی دوژمن تەماشایکەن ئەی نابێ بیر لەوە بکەنەوە ڕۆژێکی ژێ ئاغا نەفرەت دەخۆیان بکات ئەی هەوار ئەی هەمار کەی بیرەکەنەوە ئەمانە کەی ێنەوە هۆشی خۆیان کوڕی خۆ ڕاستە تۆ لە ژیانی شار گەیشتوویت و لەوێ ژیاوی بەڵام هێشتا ماوتە لە ژیانی ئەم ئاوایە بگەیت ئەوەی زۆر ئەزانێ ئەبێ لە هەموو کەس دڵفراوانتر بێ کوڕی خۆ ئەم ڕۆژگارە زۆر شتی فێر کردو فێری ئەوەی کردوین ئەبێ بە حوسەڵە بنهێمن مام سلێمان 20 دانە ساڵە ناخە ئەپڵێم و جۆشە خۆمەوە ئومێد و ئاواتی 20 ساڵم هێناوە تەم ئاوای هەر پێمەڵێن سەبر 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 پێم ناڵی تاکەی سەبر مام سلێمان ئەوەشی بیر نەچێ من لەم ئاوایە لەدایک بووم خۆم بە قەرزاری ئەزانەوە بێوەفام بۆی هەبێ کوڕی باوشی خۆتی ئەویش پێمە بوو ساڵح ئیش بۆ پەلەیە نابێت تۆ دەست داوەتی بەڵام بێسوود بوو لەگەڵێ مام سلێمان ڕاستە باوکم هاشە بوو بەڵام ئەوە بیر نەچێ باوکم یەکەم کەس بوو تۆی بەرگریکردنی ئاغای لەم ئاوایەدا چاند ئەچی سەرشانی ئێمەش ئەوەیە بەردەوامی بۆ بەرگریکردنە بین بەخوا کوڕی خۆم بێ سەمەرێ وریای خۆ بەهێمن با بە دەردی باوکە ڕەحمەتەکەن نەبێت ئەگەر بزاننەوە سووری لەسەر کارەکە زیانێکی پێگەێن نامام سلێمان گەر ئاغا و پیاوەکانی وا بزان بەترسەن و تۆقاندن وام لێکەن دەست لە قوتابخانە هەڵگرم و خەیاڵیان خاوە سوورم لەسەر ئەوەیە خوێندن بەردەوام بێ و مناڵانی هەردوو بەرشتایی بخوێنن کوڕی خۆ پەلە مەکە و تەحەمولی هەبێت ئەوەی مناڵی خۆی ئەنێرێ با بینێرێ ئەوەش ناینێرێ با نەینێرێ خۆی زەرەرەکە مام سلێمان مەسەلەکە لەوە تێپەڕیوە تەحەمل بکرێ وەکو کوردەگوتانی جام کە پڕ بوو لێ ئەڕژێ منیش لەوە زیاتر ڕێگە نادەمەوان پێرێدا بگرم سوور لەسەر کاری خۆیان نە ڕێگە نادەم دەپاشە پێم بڵێ کوڕی خۆم ئەتەوێت چی بکەیت ئێستا چون بەلای کۆخا ڕەزا و مەسەلەکەی تێگەێنم ئەمە بەڵێ قوربان گەر خوا بیکە لە چەمەکەی ئەو بەریشەوە جۆگەیشکە لێبین بۆ ئێرە ئەوا بە تەواوی ئەم زەویانە بژێنەوە قوربان تۆ ئەزانی زەویەکە لەکوێیە ئەزانم حەما ئەزانم دەمێکە بیر لەوە کەمەوە بەڵێ پارەی زۆر تێچێ و کاتیشی زۆرەوێ حەما ئەزانیەوە یعنی چی قوربان هەچ کەسێ ئەوە بکە ئەوە هەر خێرە و بەسەر یاڕژێ عمر باقی بێ حەما هەرەکرێ بەڵێم ئاغا جامێر ئاغا قایل بوو ئەو زەویانە و باتێ دڵنیا بە حەما دڵنیا بە جوامێراغا هەموو خێر و خۆشیێکی هەر بۆ منەوێ بەڵام حەما دڵ لە دڵێ ئەو خێرە بەشی تۆشی پێوە بێ چۆنچۆنی ئاغا جان دوایی تەکبیرەکەی بۆ کەم حەما تێناگەم قوربان حەما هەر شتە و لە کاتی خۆیان السلام عليكم. عليك السلام. عليك السلام فرج. دانشة. شلوني يا غاجن؟ فرج. ئەوە تۆ لەکوێی؟ پێم ناڵێ لە چۆخ و حەشاراوە شوێن نەما بە دواتانە گەڕن. یاخوا بەخێر بێتەوە ئاغاجان بەڕاستی نەمزانی بۆ هاتبوونەوە ئیسا چوومە ماڵە خاوەری کسی پێی ئۆتۆماتون بۆ ئێرە منیش ڕاستەوخواتم بۆ ئێرە خوا ئاغای گەورەمان چۆنە وەڵای بڵێم چی فەرج خوا ڕەحمی پێ بکە خوا گەورەی ئاغاجان ئینشاڵڵا خوا ڕەحمی پێ بکەن ئەی جوامێراغات خوا تاقەتی نەچۆت جوامێراغا باشە و هەواری هەمووتان ێپرسی بەڵام گەلێک بیری ئێرەکە جا تو خوا ناحەقێتی وەڵاهی من ڕۆژێک کەچمە شار خەمی دنیام لێ شار لەکوێ و ئێرە لەکوێ جۆ بگرە فەرج ئەوە هەمەش خۆمانە جوامێراغا ئەیوت ئەوەی پێم و تۆ لە یادی نەکە پێشی وتم کە هاتەوە بۆ ئاوایی ئەو بەڵێنەی پێیایی بۆتی جێبەجێەکە ئیتر چی دەیە فەرج
جامێرەغا هەر بەڵێنێکی یابێ بردوێتە سەر بەخوا لەوە ناچێت کەڵکیە بێ ئەواڵێکی فەرج جوامێراغا هەر بەڵێنێکیە جێبەجێەکە بەخوا کەڵکی نییە فەرج ئەو تۆ تێک چووی ئەزایی ماوەیە کە بە تەواوی گۆڕاوی اینجا ناقمە فەرج پێم ناڵێ چیتە جواب گرە دڵ لە دڵ نەی مرواری هەری خۆتە فەرج لە تۆ زیاتر بۆ کەسی تر نابێ باشە فەرج لەوە چێ بڕوا بە قسەی جوامێراغا نەکەی بڕوا بە قسەی جوامێراغاکەم بەڵام بەخوا لەوە ناچێ مرواری بە من ڕازی بێ جا فەرج بۆ لە تۆ باشتری دەست دەکەوێت لە ئاواییە بەخوا لەوە چێ مەیلی بەلایەشی ترەوە بێ مەیلی بەلایەشیشی ترەوە بێ فەرج تۆ لە خۆتەوە واڵی کەشتی وای نەبیستووە و لە ئاوایەکی وا شاشتی واون نابێ بەخوا من بزانم مەیلی وا بەلای ئەفەنیەوە پێ منی معلم ئەی ئەفەنی تر هەیە لە ئاواییە ئەرێ کوڕینە ئێوە تێم ناگەێنن ئەم ئاشنایەتیەی ئەفەنی و مام سلێمان لە شۆوەیە یەکەم شەو هاتە ئاوایەکەەوە لە ماڵی ئەوان میوان بوو یەکەم پاڵپشت و ڕاوێشکەری لە ئاوایەکە هەر مام سلێمانە من لەمە تێ ناگەم منیش دەمێکە لە خولای ئەم مەسەلەیە دەبا بم پێتان بڵێم تۆ جا تۆ لەبەر مرواری و پەرژێتە سەرخۆ دە تۆ هەر بڵێ مرواری دەوەڵی ئەو مروواریە نەبووە کەسمان نەمانەزانی فەرج خەد ناشێ مرواری بۆی جێڕابیتەوە قوربان لە کورتی بڕمەوە دوێنێ کاتێ مرواری شوو بۆ سەرکانی دوورا و دوور دوای کەوتم ها فەرج خەد ناشێ گەیشت بیتەوە ڕادەیە قوربان چیم پێڵی پێم بڵێ کاتێ لەسەر کانێکە دانیشتبوون لە پشتیانەوە گوێم لێ بوو باسی ئەفەنی و خوشکەکەیانە کرد لە قسەکانیان وا بۆ ئەم دەرکەوت ئەفەنیەکە و خوشکەکەی خەڵکی ئێرن لە پێش 20 ساڵەوە ئێرەیان بەجێهێشتووە پاشیان و ئەو کاتە لەگەڵ ماڵی مام سلێمانە گەلێ بەینان خۆش بوو خەڵقی ئێرن وتی لە پێش 20 ساڵەوە لێرە نەماون شتێکی وا تێگەشتن ئەی دایک و باوکیان نایان چێ فەرج نازانم شوێنەکەم زۆر ناڕەحەت بوو بەڵام ئاغا گوێیان نەما تۆ بڵێ قوربان باسی کێکەی هیچ با بڕۆین ئەفەنی مەسەلەکە نەوعێکی ترە بە بارێکی ترا کەوتۆتەوە ئەبێ هەر باسی ئەوەش نەکەی کە مناڵەکانیان لە مەکتەب دەرێنن چۆخە من تێناگەم مەکتەبدانان پەیوەندی بە ئاغاوە چییە ئەمەی من کردووم بڕیاری میریە و ئەبێ جێبەجێ بکرێ ئیتر تێم ناگەینی ئاغای چییە و فڵان کییە ئەم کوڕە زۆر سەیرە ئەفەنیجان میری ئەم دێیە ئاغایە ئاغا چی بێ ئەیکات کەسیش نییە لە ڕووی وەربگەڕێتەوە با من تێوگەێن تۆ ئاگال لە مەسەلە نییە دوێنێ عەبدوڵاغای برای ئاغا لە شار گەڕاوەتەوە مەسەلەی مەکتەب و مناڵانی ئەو بەریان تێگەیانوە خۆشە دەزانی لە ئاوایەکە پیاوچاک زۆرن هەڕەشەی لە خەڵقی ئاوایی کردووە کە کەسیان مناڵان نەنێرنە مەکتەب و لە تۆ دوورکەونەوە ئێستا تێگەیشتی چۆ خاڕەزا عەبدوڵاغا و پیاوەکانی هاتن بۆێرە ئەوڵای لەگەڵایە فەرمون یاخوا بەخێر بێن فەرمون چییە شۆخە ئەڕێی مەجلیسی گەرم کردووە وتمان عەجایب شۆخا دیار نەبوو با خۆمان سەرێشی لێبین پیاوی گەورە ئەبێ بچوو بچێ بۆ لای شۆخە وانییە کاک عەبدوڵا دوێنێ شەو کەمێک ناساغ بووم نەمتوانی بێمە خزمەتتان ئەجینا جەنابتان هەر گەورەی ئاوایین نا شۆخە لەوەتی خوێنەواری بۆتە میوانمان ئاوایەکەمان بەرەو خۆشی و هاشتیەشێ مناڵانی ئەو بەر تێکەڵاوی مناڵانی ئەم بەرگون شۆخە کاک عەبدوڵا هەرچێکیان بۆ جێڕاویتەوە بە غەڵەت بۆیان جێڕاویتەوە ناماقوڵیان کرد من ئەم کارام لە خۆمەوە نەکردووە بەڵکو فەرمانێکی میریم جێبەجێ کردووە و مەکتەبەکەم کردوتەوە بۆ مەسەلەی مناڵانی ئەو بەریش
کە مامۆستا هەبێ دیارە مەکتەبیش ئەبێت کە مەکتەب هەبوو دیارە تەلەبەشی ئەبێت گەر تەلەبەش هەبوو فەرقی ئەم بەر و ئەو بەرچیە مەکتەبەکە بۆ خزمەتی هەردوو لایە ئیتر ئەمە پەیوەندی بەشتی ترەوە کوا هەیە ئەیا فەرم شۆخە خوا هەڵناگرێ کاکەم بۆ چیلی چاشی لە شوێنی خۆی داناوە کورە شۆخە مەکتەبی چی و ئەمبەر و ئەوبەری چی ئێوە باسی چیەکەن لام وابێ ئێوە خۆتان چۆنتان بێ مەسەلەکان بەبارە وەرەژیان بۆ یاسان نییە دەسەڵان نییە چێ لە تەکتوا قسەی کردووە هەر نازانم تۆ چێت و چێنیت بە چای بۆ ناسا من مامۆستای قوتابخانەکەم ئەل پێم ناڵێ ئەوە قوتابخانە بە چێزانم کەواتە جەنابە هێمنەفەنیت پیرۆز ئەفەنی مشەرەف بووین کاکە عەبە کە ئاغام گەڕایەوە مەسەلەکە لەو ئەگەیەنم و هەموو شتێکی بۆ شیەکەمەوە بەڵام وەڵڵا تا ئاغا نەگەڕێتەوە هەست کەس دەست بخاتە ئیشمەوە ڕازی نابن منەوە نازانم شۆخە نایەڵم لە ئاوایەکەمانە ئاشوو بە بەرپا بێ تێگەیشتن جا چێ حەزەکە ئاشوو بە بەرپا بێ هەرموو ڕێگە لە مناڵان مەگرن با بخوێنن بۆی ئاشوو بە بەرپانە بێت وابزانم مەسەلەی خوێنی مناڵان بۆ کە سوکاریان نەگەڕێتەوە بەڵام پەیوەندی لە ئێوە شەو هەیە ئێوە ڕێیان لێ مەگرن بخوێنن هەڕەشە لە کەس سوکاریان مەکەن باو خەڵکە سەرپشت بێ مناڵ ئەنێرێتە مەکتەبیان ناینێرێت ئێمە باو و باپیرانمان چۆن ژیاون ئێمە شەرواژی وابزان باو و باپیرانمان هەر نەیان زانیەوە مەکتەبی چییە و لەگەڵەوەشە بە چاچی ژیاون ئاغا مەرج نییە چرخی ڕۆژگار بە ئارەزووی ئێوە هەڵسوور ئەو خەڵکەش خۆی سەربەستە جۆری ژیانی خۆی هەڵبژێرێت وا دیارە ئەفەنی ئێوێ بە ئارەزوی خۆی ژیانی و خەڵکە بگۆڕێت نا ئاغا لە بە ئارەزووی منە و لە بە ئارەزووی تۆیە بگرە بەو ئارەزوی و خەڵکە خۆیەت ئەفەنی تۆ نەهاقن نییە قسانەکەیت تۆ مەعاشخۆری میری ئەبێ بیر لە مەعاشەکە بکەیتەوە ئاغا منۆکو ئێوە بە چاوی پارەشتەڵ ناسەنگێن کردنەوەک مەکتەبیش بە ئەرکێکی پیرۆزی سەرشانی خۆمەزانە چاکە با چاوەڕێ بکەین دوایی دوو قسەی لێەکەین بۆ تۆ هاتنەوەی ئاغا لە مەکتەبە گەورەترە زانی وابزانم کەسی کە بۆی نییە لە ئاغا زیاتر لە چای گوێ بگرە من دەرسی خۆمەڵێمەوە و مناڵانی هەردوو بەری شێرەکەم گوێ بە قسەی کەسش نایە ئەرێ چۆخە تۆ وەکیلی ئاغانیت ئەی بۆ قسە ناکەی کاک عەبدوڵڵا هاتوویتە ماڵەکەمان و شەرمان پێفرۆشی هەڕەشەمان لێەکەی بۆچی تۆ ئێرە بە ماڵی کێ زانیت چاکە چۆخە زۆر چاکە کاکە حەمە فەرەج ئەوە ئێوە لە چۆن بێ قەزابن لە کێوە ئەگەڕێن بە شوێنتانە ئەم ئاواییەم تەی کردەوە دواتانە چی ئەوڵا خێرە چی ڕوویەوە جەنابی عەبدوڵڵا ئاغای فەرموو ئەیگو هەر ئێستا بێنەوە بۆ دیوەخان ئەیوو ئیشێکی ئاجەلەم پێیانە نازانی ئیشەکەی چییە چوزانم تۆ با بڕۆین بڕم چۆ پێ بڵێ بەسەر چاوە هات دەرخوا بەرخوردارێکە مامەسا هێنێ
واللهی نازانم چۆن لە چاکەی تۆ دەرچم. چاکێکی مام کردیم حەز ناکەم و قسانە بکەیت. سلامە و بی مامۆستای منگیان ئەمری درێژ بێ یاخوا بۆ ئەو چاکەی. سوپاس دەکەم. هێرۆ ئەوە ماڵی مام کەریم لێرە. ئەچم سەرێکی ماڵی مام سلێمانیان لەوێش وە سەرێکی کاگەڕەشیە. ئەشتهێنن ئیشی بەڕەشت چییە؟ ئەوەی برای ئاغا نردوویە دوێنە. نازانم هەڕەشەی لێ کردبوو. وتم با بزانم مەسەلەکە چییە. باشە بەڵام خۆشێ زووەرە. خەمن نەبێ. مام کەریم بە یارمەتی. فەرموو. ئەگە دوا کەوتم حەز ناکەم هێرۆ بە تەنها بەجێ بێڵم. فەرموو. باشە یارمەتی خۆتە. باشە. بەڕاستی مامۆستای من ئیشێکی چاکە کرد مام کەریمە دامەزرا. ئەمە جگەلەوەی مام کەریم کابرایەکی دەستپاک و ئەمینە. وایە. فەقیریشە ئیشێکی چاکی بۆ خۆ کردووە. بەڵام پێم ناڵێت تا کەی داربڕین پیشەی بێ. بەڵام مامۆستا ئەڵێم ئەی ناکرێ ئیشێکیش بۆ حەبدۆزیتەوە. تۆ سیرکە چۆن بیرم لەمە نەکردووە؟ وەڵا جێ خۆیەتی مام سلێمان. چییە؟ پێویستیمان بە سەقایەک هەیە بۆ مەکتەبەکە. جا نازانم تۆ وڵێ ئەحە بتوانێت پێڵتێ؟ وەڵاهی مامۆستا ئەو ئیشە پڕ بە پێستی حایە. وانیا حۆل؟ ئەشهەدو ما بالله قسەکەوتەوە بە تەلاقم مامۆستا ئەتوانم ڕاوەستە بە مەرجێک ئەم تەلاق و تەلاقکاریە تەرکەی. باشە جواب زانە دامەزرای لە سبێنەوە کەرەسی خۆ بێنەوە وەرە بۆ مەکتەب. باشە ماڵە ئێستاش ڕۆژایمێ ماستامان بۆ بێنە. بەس سەرچاو ڕۆدەیە حەراک بەس سەرچاو هەر ئێستا. ماسیمان بەڵێ ئەوە لەبەر حەقسم نەکرد. بەڵێ فەرموو. وتم بەڵکو کارێ بکەین گوڵاڵەی مام سۆفی بۆ شوانی کوڕی مام بایز خوازی. خۆ تەزانی ئەو دوانە دەمێکە حەزیان لەیەکەوە. کوڕی ئاغاژ مڕی دەوڵارە خۆش کردووە. تا لە شار نەگەڕاوەتەوە وتم بەڵکو شتێکی وا بکەین بەڵکو داخوازی بۆ بکەین. وەڵاهی مامۆستا من ئەمەم زۆر پێ خۆشە. هەروەکو خۆشی وتێ کوڕی ئاغا دەمێکە مەرخی لێ خۆش کردو. بڕواژ ناکەم خاڵە سۆفی زاتی ئەوە بکە. نانا مام سۆفی باوەڕ ناکەم لە قسەی ئێمە دەرچێ. تۆزانی مام سلێمان مام سۆفی باشترین پاڵپشی قوتابخانەکەیە. بەڵێ جا باوەڕ ناکەم لە قسەی ئێمە دەرچێ. باشە ئەی جوابێک لە کاک بایز نەجێڕینەوە. جا بە عەرزەکەم. بەڵێ ئەی من بۆ واڵەپە لە هاتوو شوانم بینی ئەو داوای لێکردم. باوکی ڕێز و احتراماتی بۆ جەنابتان هەیە. ئەیوت حەزەکەم هەر ئێوەش باسەکە بکەنەوە. خوا سەلامەتیکە وەکو پێم وتی من حەزەکەم بۆ شوانە بێ. ئەوەڵا جا ئەگەرەڵێی سبەی شەو پێکەوە چی؟ سبەی شەو؟ بەڵێ زۆر چاکە. سبەی شەوە چین؟ زۆر باش. وارن لە ماڵی ئێمە واچی. فەرقی چییە کوڕم؟ ئێرە بێ و ئەوێ بێ. فەرقی نیە یەک ماڵە. ئەزاری چی؟ وەرنە ئەوێ. بەڵێ بە گەوهەرخان و مرواری خانیش دەوێت بن و هێرەش بێتاقەت نابێت لێەوە پێکەوە ئەچی. زۆر باش. باش نییە؟ زۆر چاکە. بەڵام مامۆستا ئەمەوێ قسەیە لە خزمەتا بکەم. هەنوو تۆ هەر کارێکە کردووە بۆ مەسلحەتی ئاوایەکە بووە. بەڵام نازانم ئەم مەسەلەی ژن و ژون خوازیە چ پەیوەندیەکی بە مەکتەبەکەی تۆ هەیە. مام سلێمان دوای هەموو شتێکە بۆ دەرەکەوێت. پێتان نەڵێمەوە ئاگاداری پێش هەموو شتێک هەمە فەرج ئەوەی پێشم وتون لەوە زیاتر بە هیچ کارێشتر هەڵناسن ئیتر بەڵگە و بڕووبیان و ئەمە ئەوم ناوێت تێگەیشتن قوربان ئێگەر لە ماڵ نهاتە دەرێ هەمە دڵنیامێتە دەرێ بەڵام بۆ کام لاچێ ئەوەیان نازانم بە عەقڵی من ئەچێ بۆ لای ئەو هەتیوە هەتیو کامەیە ئەو ڕەشە ناجیسنە قوربان خۆی کرد بە ماڵی مام سلێمانە
ئەوە بۆ هاتێکچووی فەرج قوربان قسەکە ماتەدی ئیسا بڕوان پێەکەی کام قسە فەرج قوربان هەتیوی چی و ڕەشەی چی بۆ لای مرواریە چی ئیسا وەختی ئەو قسەیە نییە ئێوە خۆتان ئامادەکەن خێرا بڕۆن بەلای ئیش و کارتانەوە قوربان حەزەکەم سەرۆکاری ئەو ئیشە بەم دەستێری چاک فەرج سەرۆکاری ئەو ئیشە دەکات بەخوا بابێم لە تەکتا کاکە پێویست ناکە ئەزێمە کێشە ئەڵێم کوڕم بابێم لە تەکتا نەوەڵا ئەحەم لە تەکە منی لەگەڵە تۆ بگەڕێەوە ئەیدە باشە خواحافیزی بێ شەوێک شات خواحافیزی بێ یاخوا باڕێن بەخێر بێ خواحافیزتان بۆ شکری خوا ناکەی بەس نییە شکر خۆی سەلامەت بوو خوا ڕەحمی بە من کرد ئەیگینا من چیم کردای ئێستا تخوا ئەمە باشە کوێ خاڕەزا چ دەبەسی بێ دەبەسی بێ خوا ناگری کاکە هێمن ناگری وەڵڵاهی تر لەمە جوابە بزێ و جیا نابەوە وەڵڵاهی مامۆسا حەقەت ئیشی وا چاچی نەکردو جا ئەگەر لە کاتێکی وا بەسەرم نەکەینەوە بۆچی چاچین سواس دەکەم مام سلێمان مامۆسا ئەڵێم با بچم بە شوێن مامە ڕەحمانە جەراحێکی چاکە لەم جۆرەشتانە ئاشارەزایە عەزیەتە بەم شەو وەڵڵا عەزیەت نییە بەسەر چاو ئێستا ئەچم بە شوێنی خوا ڕەحمی خۆشتر سەلامەتی هێمن چۆنی سواس دەکەم باری ئەوە چی ئەگریت ئەگری تۆ پێویستی بە ئیسراحەتە وازیان لێ بێنە باوە کسەر بخۆیان بۆڕێن وانە بۆ نابێ هەر ئەبێ ئێستا بچن ئێدە باشە منی شێم لەگەڵتە کچی پێویست بە تۆ ناکە هەر ئەبێ بێم حکم بۆ ڕەزای خوا خێراکە دەی خێراکە شۆخان ڕەزا هۆ شۆخان ڕەزا کورە باوکم ئەمە تۆ نەشوێیت چی بووە؟ ئەهاتیان لەو تورفە کردووە توخوا ئەمە ڕەوای هەکە ئەی هاوار بۆ چوونە مەکتەب مەمنوعە ئەی هاوار نازانن ڕوو بکەنەچۆ باشە کە مەکتەب مەمنوعە پێم ناڵی چۆن کرایەوە شۆخان ڕەزا توخوا ئەمە ڕەوای هەکە خاڵە سۆفی تۆ ئازانی ئەوان ئاوە بە ئاسانی بۆیانە چێتە سەر وا ئەزانی بەلەیانی ئەفەنی و تەلەبەکان بۆیان سەرەگرێت چۆن بۆچی لە مامۆستاشیان ناوە بەڵێ خاڵە سۆفی دوێنێ شەو لەسەری کۆڵانەکەی مام سلێمانەوە لە تاریکیەکە بۆی دانیشت بوون وەڵڵاهی ئەگەر ئەحە خەبەری نایە تا بەیانی کەس پێی نازانی و بە هیلاگە چوو بەخوا هەواڵێکی ناخۆشە دەکخوا خەجاڵەتیان کە بۆ خاتری پێغەمبەر توخوا مامۆستا هەیە منەوە کوڕێوای لێ بکرێت ئەی چۆ خاتۆ هیچ ناکەی خۆ ئێمە پشتمان بە تۆ قایمە باوکم توخوا ئەخر تۆ بەرامبەر بە ئێمە هیچ ناکەیت
ئەی باش ئەوانەی بەردەرگای مەکتەبەکەیان گرتۆ بە تێڵاو ئەوانە نیازیان چییە؟ خاڵە سۆفی من بەدەست ئەم ناجسنانەوە گیرم خواردووە واز لە کوێخایەتیێنم هەروەی وازی لێ نایەنم وەی واللهی وباللهی من نازانم بەدەست ئەمانەوە چی بکەم چەند جارم بەیەوە وت ئەم ئیشە بە من ناکرێ کەچی وەختە لە پێسی خۆم بێمە دەرەوە وازم لێ نایە باوکم چۆ خاژیان تۆ ئەماڵی چیت هەمان بێ و نەمان بێ لە ئاوایەکەی هەرتۆیت بۆ دوو مانگەچی ئاغا لێرەنێ تۆ سەر گەورەی دەیت دەکخوا پاڵی نەگەر و ڕاز نەبێتەوە بۆ خاتری پێغەمبەر چۆ خارەزا بەڵێ چۆ خارەزای هاوار فریایە فەریکەوە چی بووە؟ ڕێگەیان بووە هەواڵیان بۆ ناردووە کەواتە لە بەکان ڕێگەیان لێگیراوە لەلایەن پیاوانی ئاغاوە ئەویش وا خۆی کۆ کردیێتەوە و ئەچێ بۆ قوتابخانەکە بۆ مەکتەبەکە چێ بۆ ئەوێ پیاوە بەخوا بەغیرەتە کورەبانێڵێ و جارەوەران مەکتەبەکە مەمنوعکەن باوکم با بڕۆین با بڕۆین تا نەقەومەوە تا نەقەومەوە خێرا مەکتەب نییە بەهەر هەمووتانەوە وانە نیوە سەمەکە گوێ لێ بووتەوە باش ناو ئەلۆڵا ماوەساو تۆ چی وە ناڵم چنەوە ئەوە چێ وەتە پاڵەوان و ناڵم ناڵم خوێنم ئادەی بام کەریم ئەو دەرگای بکەوە ناڵینە دەوێش لەسەر خۆ بچنە ژرۆدەی مەکتەب نییە تۆ چی بە چا قێڕانم ناڵانە دینە خوێنن مامۆستا تێگەیشتی وتی چی مەکتەب نییە و برایەوە ڕای چڵکا خۆت ڕەوەی نردووی با خۆی بێ ڕێگەرە منەڵان بگرێ دەی ناڵینە لەسەر خۆ بچنە ژوورەوە خۆی و خۆتان بە پیاوەزانن ئادەی لاچوو کە خۆتان پیاوەزان و فەرمو ڕێگان لێ بگبزاتان کە ئازانم ئەوە چ نالەبارێکە لەم ناوە ئاژەوانێتەوە کێ ڕێگە لەم ناڵارەگرێ نایە لە بچنە مەکتەب شۆخا مەکتەب نییە برۆ لاچنای خێرینە توم لە چارەتان ئەڕۆنی ئایساد گاڵ بۆم تێراترێنتاکەن دەی برن ئەمرتان نەمێنێ بۆ خۆت و کرداتان شۆخا ئەمە بیر نەچێ بیرم ناچێ با بڕێنەوە لاچن لەم ناوە ئای خۆریەگان لافەنی گرتووە ئاوا جوانە وەڵایی شۆخا فەریمان لێ بۆتە قارەمان بە ئاشکرا و بێ چەرم و چوون بۆتە پاڵپشتی وا دیارە شۆخا لە بیری شووە کە وەختی خۆیمان باعیس پاڵپشتی سا لە شۆری گرچی بەسەر هات جۆگرن ئەبێ ئیسا من بچمەوە بۆ شار بۆ لای کاکەم بەڵام بە هیچ کارێک هەڵناسن تا خەبەرتان لێ دەژێڕمەوە تێگەیشتن هەمە چاودێریەشی چاش یەکەی زوو زووش هەواڵەکەم بۆ نێری بۆ شار بەسەر چاو قوربان بۆی فەرمووتە هەروە هەمە بەڵام کارێکی وانەکەن مەسەلەکە ئاڵۆستر بێ با بچمەوە شار لە تەک جوامێرا بدوێم و چارەسەرێکی یەکەینەوە ساخۆمان تێگەیشتی شتێکی تریشتان پێ بڵم ماوەیە کە ئیشوکاری شێرگەکەتان فەرامۆش کردووە دەسوبردێکی لێ بکەن بەسەر چاو باش وەرە حەمەیش پێێتە ئەوەی لەوە پێش پێم وتی لە یادی نەکەی حەمە هەموو ئومێدەکەم تۆیت جۆگرە لە ئیستاشەوە زەویەکان بەهی خۆ بزانە قوربان لە هەمەی خزمەکارە دڵنیا چی و فەرمووە هەرواکە دڵنیا بە ئاغاژە وە بزانە خۆ لێرەی زۆر چاکە هەمە منە ڕۆم بەڵام ببینمەوە خواگارە بێخوا خواحافیز خواحافیزی بێ ئاغا خواحافیزی بێ قوربان هەواڵی ئاغای گەورەمانە پرسین
بەڵام سلێمان تۆ بڵی مام سۆفیە ڕازیە ئەخوا ئەترسم لە کوڕەکەی ئاغا سڵ بکاتەوە خۆ کوڕەکەی ئاغا نەبوو بەشێر بۆچی ڕازی نابێت نا باوەڕ ناکەم مام سۆفی لە قسەی ئێمە دەرچێت سەرخێرەوی ئیشەڵڵا وەڵڵا شوانە هەر قابلی گوڵاڵەیە ئەشهەدو ما بالله ڕاست دەکەیت ئەی باشە کاک بایز لەکوێیە خۆی ڕاستەوخۆ لە ماڵەوە چێ بۆ ئەوێ مامۆ ساڵێم نەڕۆین بەێ وەڵا یەک دەقی مام سلێمان ئێدە باشە چاکە حازرە با سەر و چاتان بۆ تێکەم کچم چایەکە بینە ماڵی مام سۆفی مامۆسا حازری بەڵێ وا لە خزمەتتان هێمنگیان دوا مەکەوە خەمن نەبێ ئەوە لە تەک مام سلێمانە ئەڕۆین و ئینشەڵا زوویینەوە ئینشاءالله هەر مەسەلەکە ساز بێ خواکەبینە فەرمو مام سلێمان لە یا الله یا الله پاکستان ئێ مرواری ئیتر نۆبەی تۆیە تخوا گەر قسەی وا بکەیت لە هەموو شوێنە قسەی خۆ هەرەکەیت تخوا خراپم وتۆ باجی گەوهەر ئەرە وەڵا خراپ وتووە کچم خراپینەوە تۆ ڕاستەکە کوڕە گەژن بێن و تیشەکە شوکە بە شەرەفم وایە تۆیە باوکە تۆ بڵی مام سلێمان و مامۆسا هێمن گەیشتە بن کوڕم من مام سلێمان بناسم کە بڕیاری شتێکی یا جێبەجێکە باوکە جان ئەوە مامۆسا هێمن هەر باز ناکرێ بەڵام بەخوا من دەترسم کوڕم لە چێ ترسی ئەگەر بەنسیبی تۆ بوێ و خوا قەڵەمی لیا بێ ئەبێ و ئەگەر چی باوکە کوڕم ئیشم هەیە ئەی بە من دوا بکەوم با بڕۆم باشە خوا لەگەڵ باوکە جان خاڵە سۆفی بڵێ پێشەوەی بین بۆ ئێرە زانیم دەزنانی بەڕوومانە مام سلێمان قسەیە جەنابتان بیکەن من ناتوانم هیچ بڵێم بەڵام بەخوا خاڵە سۆفی شتێ ماوە باسمان نەکردو جا مام سلێمان هیچ ماوە باسی نەکەی فەرموو ئەڵێم خۆ دەزانی ئاغا لێرە نییە و بردویانە بۆ شار ئێ باوکم ئەوە تێویش لێرە نیە هەناسەیەکمان ناوە زۆر ڕاستە دەک پاڵی نەگەڕە و ڕاز نەبێتەوە بۆ خاتری پێغەمبەر جا خاڵە سۆفی کاکە شوار ها سەربەجان بۆ تۆی ئەوە چی دە کاکە وەرە بزانم چی دێ ئەوە بوو ئاژەوە سوار دەی بزانم چی دێ وەرە ئەڵێم چاو بێنم ناخۆم جارێ تۆ ئێوارە نانەکە شوێ نەخوات چۆن ناننا وەڵڵای من دووەنەی تۆ خوارد بەخوا سەربەجان هەر ئەوەم پێخورا باشە کاکە پرسیارە ئەگەر یەکێژن بێنێ دانی پێ ناخورێ سەربەجان سمێنێکە گەورە بوویت و هاتیوی سەر ئەوەی ژن بێنی خۆ دۆڵاوی پرسیارەکەی خۆ دێیتەوە دەوەڵڵایی منی ژنانم پێ نەخورێ قەت ژنانم دا باشە دەی باقە بڕۆ دوێشی ساردم بۆ بێنە باشە نەبڕۆ دێ مام سۆفی سەکەی مام سلێمان زۆر بەجێیە کاری خێر تا زوو بکرێ درەنگە باشە مامۆستایە من بەڵام ئەبێ ڕێیمان بای چۆن بێ لەم بارەیەوە وەڵا فەرموودەکەی مام سلێمان زۆر جوان و بەجێ وەکو مامۆستای هێمن وتی کاری خێر تا زوو بکرێ درەنگ زۆر چاکە مامۆستا هێمن و مام سلێمان مادەم من ڕازی بووم کچی خۆم بەم بە کوڕی مام بایز ئەمڕۆ بیبەن و سبەی بیبەن هەرۆ یەکە بۆ من باو دام خۆش مبارەکتان بێ یاخۆ سواز دەکەین مام سۆفی ئەمە درێژ بی کوڕم ئەمە درێژ بی یاخۆ ئەمە درێژ بی مبارەکتان بێ یاخۆ پیرۆزە مام بایز خوا مبارەکی کا باوکم ئینشەڵا بە خۆشیە بێ ئینشاءالله فەقیرام ڕۆ ئازاری زۆر بوو باش بۆ دەرزی خەوی لێ خست جوامێر لەواچی ئەو دکتۆرە تازەی ئەمڕۆ بۆمان هێناوە لێوی پێشووتر چاکتر بێ بەخوا مامە نازانم بڵێم چی هاتوومەتە سەر ئەو ڕایی بیبێنەوە بۆ ئەوایی چاتر بێ ئەوە چەند وەختە دکتۆر نەمانەی بیرێ دەرمان و حەب نەمانەی خوا
کەڵکی نەبوو. کوڕی خۆ بردنەوەی چی؟ ئێرە ئەو هەموو دکتۆرەی لێ ئەوە حاڵێتی بەدەست ئازارەوە. باشە جوانێ ئەگەر بردمانەوە ئاوایی و ئازارەکەی هەڕیایەوە چێ فریایەکەوێت؟ بەڵام ڕۆژ دوای ڕۆژ بەرەو خراپیەوە. جاران دەرزیەکیان لێ یەک دوو ڕۆژ ئازارەکەی نامە. کەچی ڕۆژ نییە دەرزی لێ نێرێ، ڕۆژی وایە دوانش بێ کەڵکە. مامە من وای بە چاکە زانم بیبینەوە. بیبینەوە؟ وەڵاهی کوڕی خۆم نازانم بڵێم چی. جوانێر ئەڵێم با ئەم سێ چوار ڕۆژە چاوەڕێ بکەین بەڵکو ئەمە خوایە ئەو دکتۆرە تازەیە بگاتە ئەنجامێک. بەڵام جوانێر بە قسەکان تا لەوە چێ تەواو بێتاقەت بووبی. ڕاستەوێ بڵی بەسەر دڕکەوە شەو ڕۆژ خزای بێتان ماڵەوە زۆر بێتاقەتم. جوانێر ئەگەر کاکە زوو داوای نەکردیدایە ئەمکو بۆ خۆ دوو سێ ڕۆژێ بڕۆ سەرێک لە ئاوایی بە. بۆ نەکبەتی ناتوانم لێرەش بچمە دەرەوە. سەری زمان و بنی زمانی هەر جوامێر جوامێر جوامێرە. خوایە تو گەورەی خۆ ڕەحمی پێ بکەی. جار نییە کوڕی خۆ ئەبێ هەر بە تەمای ڕەحمی خوارین. خۆ دەزانی باوکی پیر بوو ئێ دەردە پیریش لە هەموو دەردێکی تر گرانترە کوڕی خۆ. ئەو هەتیوانە شێشێکیان نەهاتن. جا ئەگەر پێویستە پیانە ئەنێرم بە شوێنیانە. نەوەڵا پێویستیم بە کەسیان نییە. هەر خۆم بێتاقەتم. هەر خۆم حەزەکەم هەواڵێکی ئاوایی بزانم. ئەی من هەموویم بۆ باز نەکردی؟ جوانێر ئەتەوێت چیتر بزانی؟ مامە تۆ نازانی. لەوانەیە دوای تۆ زۆر شت گۆڕابێ. لەوانەیە و هەتیوە مەبەستە ئەفەنیە. ئەوەی لام گرنگ نەبێ ئەفەنیە. نا مەبەستمەوە نییە. ئەم خەڵکە زۆر سەیرن ئەیانەوێ هەموو شتێ بزانن. کچێ نازانن لە چۆ زانیان کە شەوی پێش و تێر باوکم ئەوە لە ماڵی ئێوە بوون. بۆ کەس باسی کردووە؟ خەجەی پورە فاتم پێیوتم وتی لە ماڵی ئێوە بوون. ئەشیوت لەوە ئەچێ بۆ خوازبێنی چوو بن. منی شتم شتی وانییە. بەخوا چاکە کرد مرواری قەیناکە قابی لە خەڵکی نەیزانێ بەڵام جاری وا بێت چاکترە. ئەڵێن نەوەکو بەردەم کوڕەکەی ئاغا بکرێتەوە و تەگەرەیەکی تێبخە. بەخوا گەرەزانێ گوڵاڵە بخۆی نابێت دنیا شێوێنێ. وابزانم ئەو بەرزوربەیان نەیزانن. ئەو بەرقەیناکە مرواری دەستی پیاوانی ئاغای پێ ناگات. گوێ بگرە گوڵاڵە ئەزانی کێ دەعوەت کراوە بۆ شایەکە؟ کێ دەعوەت کراوە؟ لە هێرۆ بپرسە. نۆرەی تۆ شێ مرواری اینجا وەختە خۆتم بۆ وەرگرە. ئەفەنیشم زۆر لا مەبەستە چونکە ئێمە بە هیچ نەزانی. هەر هیچ نەبێت پرسە گورگانەیەکیش پێ نەکردین وەکو ئەوەی ئێمە هیچ نەبین یا ئەو خۆی بە گەورەتر بزانێ. پاشان پاشان چی؟ لە یەکەم ڕۆژەوە پێی نایە یەکەمانەوە پاڵیدا بە پاڵ گەورەترین دوژمنەوە لە بەرچاوی کێش. کەواتە هەر لەبەرەوەی حەز بە چارەی ناکەی. مام بۆ گەر لە ئەفەنی دڵنیا بووینایە و لە قسەی ئێمە دەرنەچوایە گوایە مەکتەب خراپی چی بوو؟ بەڵام جوانێر ئەو بۆتە چاکترین هاوڕێی جوتیاران و لەوەتی هاتۆتە ئاوایەوە هەر هەمویان زمانیان درێژ بووە. بزانە جگە لە پیاوەکانی خۆمان یەکی هات هەواڵی باوکم پرسێ بۆچی لە تۆ وایەوە لە دڵی ناو پیاوێکیان تیان نەبوو نەختی عەزیەت بکێشێ هەریچ دەبێ هەواڵێک. خۆ من ناڵێم شتی تر بەڵام قەیناکە باشە مامە ئەی تۆ نەتوت بە حەمەم و تۆ سەرێکمان لێبە؟ با پێم وت پاش هەفتەیەک لە گەڕانەوەی من سەرێکمان لێبا و هەواڵی ئاوایمان پێ بگەێنێ. ئەوە دە ڕۆژە تۆ هاتوویتەوە ئەی بەناخێری بۆ نەهات.
ئەو چوزانێ ئێمە لێرە لە چه حاڵێکین هەر چاویان لە ئێمە نەبوویتر هیچیان مەبەست نییە نازانم تاکەی ئێمە وابین مامە بە قسەم کە بڕۆینەوە زۆر مەسلحەتترە دەرزیەکان کوڕی خۆم باشە لە ئاوایی چی هەیە لێیبات ئەو مزەمیدەکە نازانم ناوی چییە وشیان پارەی پێدەین هەردوو سێ ڕۆژارێ بێ لە ئاوای لێە جوانێر ئەڵێم با من بڕۆم وەڵامێ بنێرم بۆ ئاوایی بەڵکوی شەشان بێت بەڵکو دوانەکە دڵنیابە جوان تەنها 2 ڕۆژ دەرفەتم وایە بچوومایەتەوە ئاوایی بە هەر نرخێ بۆ مام قایلەکەم بۆ 2 ڕۆژ بێ بگەڕێنەوە بەڵام بە 2 ڕۆژ چیە کرێ زۆر چاکە کرێ ئەنێرم بە شۆ سۆفیا وارە ئەو ڕۆژەش مارێ بڵم نە زەماوەنی چی ئەی باوکم ئەزانم بۆ چیە تەوێ بگەڕێیتەوە لەوانەیە جۆ ناتە هیچ شتێک و کوڵاڵە بە زۆر بخوازێت هەر هیوایەکیش بنیاتم نابوو هەر هەمووی هەڵوەشێنێتەوە وەڵام ئەگەر من عەبدوڵڵا ئاغا بم ئەزانم چۆن گوڵاڵە لە بەرچاوە خەم و خاوەری کچمە لێ ماراکەم ئەوە توی قوربان بەخوا چاک شکر باشی ئاغاجان حەمە دانیشە خێر سەلامەتی ئاغاجان خۆ ئاغای گەورەمان چوو حەمەجان ئاغای گەورەمان هیچ باش نییە ئادەی باوکەکەم چای بێنە حەمە بەڕێ ئاغامان زۆر بێت ئاغا خوا ڕەحمەتی پێ بکات السلام عليكم. وعليكم السلام. خير. ايه. ما صار لي كان. لو بس يا ويلك يا. والله. قولي توي. شلون حمد؟ هذيك سكة. ما سريش ما نقول والله لا برانا واحد. شلوني؟ واحد يطلع من العراق يسير دنيا لا حمد استوقت جوان العراقية شير وياه خيراك سكر أمش تبرا نازل أصل في جون راسي صوفي راسي حمد كشكريا بوقتيوه خوازبيني كراور سيروجي كان عبر زماني سازا راست خد له بروايا بم كان بمدس وبلدان شعبي حما وت سيروجي ترنا باي جوزنوا قربان سيروجي كده جوامێراغا نەیشێنێ کار لە کارترازاوە باشە حەمە ئەم هەواڵە گرنگی پێبوو چۆن ڕاستە و خۆ ئەهاتی و چۆن چۆنی باسی دەکرد بۆ بەهاتایەوە بە دەرکانایە حەمە دنیا خاپورە بوو قوربان زێوە بەراوەکەی پژماڵان کەمە ساوەڵایی من نەبوومە خەریب و فەرەج وڵای بێ قەومێن بەڵام دڵنیابە بەر لەوەی جوامێراغا بە هیچ بزانێ
لە جەنابمەگەیان حەمە تۆ جوامێر ناناسی لەو بڕوایم لێت نابووە خوا ڕەحمی کرد قوربان ئەزانی چ کاڵەکەم دۆزی بۆ خۆمە کرد بە نەخۆشیێکی وە کەسان هیچتان بیر نەمات وام لێ کردی بمبەی بۆ خەستەخانە لە ڕێگاش هەر هەموویم بۆ جێڕایتەوە بەڕاستی حەمە نەمزانیەوە نەک فێڵباز و زیرەشی قوربان زەینە و دارەکان کەمە حەمە جۆکە دڵنیا بە کە من بەڕێنێکممە لێی پەشیمان نیم پاشان کچی سۆفی لەشوە و کوڕی ئاغا لەشوە شێ بیستۆتی ئاغا کچە مسێنێکی خۆی بێنێ قوربان فەرمایشتی جەناب ئەشتم بیللا جوامێر ئاغا و کچی سۆفیانەوە حەمە ئەگەر جوامێر ئاغا پرسیاری لێ کردی چی پێڵی قوربان لە پسوشی خۆ مەترسە بەڵام حەمە وریا بە دەمت تەتەڵە نەکا ئەوەی کاتی خۆشی پێموتی لە یادی نەکەی ها دنیا بە ئاغاژە حەزەکەی ئێستا هەمووی بۆ بجارن نا حەمە نا لێرە نا لە ژوورەوە ببینم جوامێر ئەمە چۆ ڕاگەڵێت حەمە ئەمە لە چووە پێوەش بەخێر بی سەلام بی ئاغاجان بەڕاستی بیرمە کرد کەیادی هەر ئێستا لەڕێەوە هەتخوا ئاغای گەورەمان چۆنە باش حەمە ئەمە وابێ ئێوە بێ یەک دوو جار برێرین بە شۆنتانە ئەنجای چەکتان تەشریح بێنن قوربان خۆ دەیزانی وەختی ئیش و کارە حەمە ئیش و کار گرنگ نییە بەرامەوە ئێوە ئاگاتان لە ئێمە نییە دەی با بزانین چیت بۆ هێناوین حەمە قوربان جانە ماستی جوانم بۆ هێناوە هەی ناڕەسە ماسی چی؟ ماستم بۆ چییە؟ چیت پێیە هەواڵی ئاوایی چۆنە کاروبار چۆن بەڕێوەڕە ماسی چی؟ قوربان هەموو شتێوە باشی بەڕێوە بە تەنها مەسەلەی مەکتەبەکە نەبێت مەکتەب دەبڕایەوە بڕێتر داکاریە فنی بکەن و کۆتایی پێت قوربان کاروباری چێلگەکانیش بە باشی بەڕێوەڕە لەوە ئەچی ئەم ساڵ خێر و بێر زۆر بێت کورە حەمە خێر کوا ماوە خوایە کرد چڵی نەهاتە بەرهەم هەرە بێ دەی حەمە چیتر قوربان وەڵا هەموو ئاوایی چاکن و ئەرزی احترامێنێ باشە تێگەیشتم چیتر قوربان ماڵی مامیشە هەواڵێ نەپرسیت خات و خاوەریش حەمە خاوەری کشم چیەوت وەڵا دەستی ئاغای گەورە و جەنابە ماجەکە زۆر هەواڵی جوامێرە ڕایە پرسی ئەوت زۆر بیری جوامێرەکەم ئەی چۆن گوایە خاوەری کچم بیری جوامێر نەکات چێ بیریەکە بۆ کچی مامی نییە دەساوەڵی ئەو جاماسە ئەو بەدەستی خۆی کردوێتی ئەوی بە پەلەبی بە بۆ جوامێر بۆ جوامێراغا خاوەر حەمە دەی چیتر خاوەری کچم چیتریەوت خاوەر مەڕیش کرۆ بەخێر تا ئاغای گەورەمان چابێتەوە چاوە لێ جوامێر چاوە لێ خاوەر چۆن مشوری ئێواخوا ئەی چۆن مامە بۆ نازانم حەمە پێ نەوتی قوربان ئیتر چی پێوڵە هەواڵی ئاوایی وەڵا ئاوایی زۆر چاکە و هەموو هەواڵ دەپرسن باسی هینێ بۆ بکەم بیرم کەوتەوە چۆخا ڕەزا چۆخا ڕەزا چیەتی قوربان
جۆخارەزە هەر بە تەواوی شوڵی لێڵکێشا هەرچی بەزم و ڕزمی لە ئاوای ڕوا هەمووی بەدەستی ئەو نەبووە نە مەکتەب ئەبوو نە ئاژاوە ئەبوو ئەڵی کوێخایی ئەوانە بڵێ هەروەها کاکە وشێر کوڕە جوتیارێکی خۆشەویستم ژنێنێت ئێوەش داوەت کراون بۆ سەر شایی بەڕاستە وشیار بەخوا هەواڵێکی ئەجگار خۆشە باشە شایی لادێژە بینین بۆیە بێ لەگەڵ دایک تا ڕۆژی پێنجشەمە ئامادە بن لە کۆتایی یادەسەکانی دایک پێمازەکەم و هەواڵێ پرسن یاخوا بەخێر بێ مام کەریم خوا سەلامەتێکە یاخو مام کەریم کاکەی من نووسێتی ڕۆژی پێنجشەمە تێم ناگەێنی کام پێنجشەمە چی ئەو شتە؟ قوربان ئەحیلاکی خەڕەزە کردویانە بە سەقای مەکتەبەکە مامکەریمەکە نازانمەی ناسن ئەو داربڕەکە کردویانە بە کارگوزاری قوتابخانە بوون بە عاشقۆری میری وەڵایی نێمان پێیا بن بەڕاستە حەمە باشە نەیانزانی چیە بوو لە ئافرینەکە یا بوو لە کۆڵانەکە حەمە بەخوا بەهۆی مەزمی هەتیوەکەی لای خۆمانەوە حەمە هەتیو چییە؟ فەرەس فەرەس چیەتی؟ قوربان بەزمی فەرەس و مرواری ئەیزانم حەمە ئەیزانم مامە ئەڵێم بۆ سەرێک لە باوکم نایە نەوکو خەبەری بوو بێتەوە باش دەی حەمە وا بەتەنیای قوربانی تر چی ماوە جۆ بگرە حەمە تاقەتی پێچ و پەنا و ئەم لا ئەولام نییە زۆر چاکەزانی چی لێ قوربان مەبەستی گوڵاڵە نەبێ هەی ناڕەزن ئەی بۆ لە بەیانی ئەم سەرۆ و سەرم پێکەی قوربان لەبەر مامە دەباشە حەمە پێم بڵێ خۆ هەتیوە ئێستا دەور و خولینە دوای ناکەوێت قوربان ئەوەنەی ئێمە ئاگامان لێ بێشتی وا ڕووی ناوە ئیتر نازانم لە ژێرەوە حەمە مشتی وا نازانم پێم وتون شەو و ڕۆژ ئیش و کارتان نییە تەنها چاودێری کردێ و دوانە نەبێ قوربان قابلە چاودێریان نەکەین مادەم جەنابتان فەرموتانە چاودێریە کراون بەڵامی چی؟ قسە بکە بەڵامی چی؟ قوربان شتێ ڕوویاوە ئێمە سەرمان لێ دەرناچێ حەمە چی ڕوویاوە؟ مام بایز لەم شوانەی ڕابردووە لە ماڵی سۆفی بووە تان فەرموتانە چاودێریە کراون بەڵامی چی؟ قسە بکە بەڵامی چی؟ قوربان شتێ ڕوویاوە ئێمە سەرمان لێ دەرناچێ حەمە چی ڕوویاوە؟ مام بایز لەم شوانەی ڕابردووە لە ماڵی سۆفی بووە چۆن؟ بایز لە ماڵی سۆفی بووە؟
ئەمە یانی چی؟ چاکە مامۆستایە بۆتە خۆرکە لە ئاوایی، بەڵام با بگەڕێمەوە خۆ مەزانم چۆن ڕەفتاری لە تەکەکەم. قەیناک دوورشنیارە فەنی نەبێ بایزی برد بێتە ماڵی سۆفی. واللهی ئەمە ڕاست بێ ڕوحی یەچنم. باشە حەمە بەڵێ قوربان، ئەی نەتانزانی بۆچی چوو بوون؟ بەخوا زۆرمان هەوڵا نەمانزانی، بەڵام قسە زۆرە. وەکو چی؟ پێم بڵێ. قوربان بەشێگەڵێن بۆ خوازبێنی چوون. خوازبێنی؟ خوازبێنی چیە حەمە؟ قوربان بەشەکەی ترواناڵە، ئەڵێ چون بۆ هاڵی کوڕەکەی سۆفی، چونکە ئەوەی لەبەر مەکتەبە کابرینار بوو تەنها کوڕەکەی سۆفی بوو. بۆ کوڕەکەی سۆفی برینار بوو؟ بەڵێ. جا کێ وای لێ کرد بوو حەمە؟ قوربان خۆ دەیزانی. جارێک کاتیەوە نییە، بەڵام پێم بڵێ کێڵێ بۆ خوازبێنی نەبووە؟ بەخوا بڵم چی؟ بەڵام دوای خۆی ڕوو نەبێتەوە. چی دوای خۆی ڕوو نەبێتەوە؟ پاشەوەی کا لە کاترازە؟ ئەیێوە ئێوە هیچتان چییە؟ قوربان وا گریمان بۆ خوازبێنیە. تۆ لەو باوەڕای سۆفی کچی خۆی باوە کوڕی باعیس؟ نەما منیش باوەڕ ناکەم، چونکە سۆفی بێپرسوڕا و ئیسنیە مەشتی وا ناکە. بەڵام حەمە بەڵێ قوربان، من یەک شتم لە تۆیە. فەرموو ئەمرکە. هەر ئێستا ڕۆی تۆ بوو ئاوایی، پێشم مەڵێ بەچی و چۆن لەم کاتا بڕۆم. ها بگرە، گرنگەوەیە بگەڕێیتەوە. چاودێرێکی باشی ئەو مەسەلەیەم بۆ وەکەی، هەواڵی ڕاستیم بۆ دێنی. پاشەوەی بۆ دەرکەوت مەسەلەکە خوازبێنیە، بە سۆفی ڕابگەێنە کاری وا بکات، هەردوو چاوی دەردێنم. قوربان وا من پێم وتو بە قسەی نەکردم، چی لێ بکەم؟ حەمە من لەو بڕایە نیم سۆفی قایل بێ. من لە شتی ترە ترسام. لە چیە ترسا قوربان؟ لەوە ترسام ئەو هەتیوە هەڵی کرێ، بەڵام مادەم مەسەلەکە وانە بڕوا ناکەم سۆفی شتی وا بکە، بەڵام بۆ دڵنیایی ئەوەی پێم وتی بەجێ بێنە. باشە قوربان وا بە قسەی نەکردم، فتیکەم. حەمە قسەی وا مەکە، تۆ بە ناوی منەوە پێی بڵێ حەقن نەبێ. ئەی ئەو هەتیوە مەبەستم کوڕەکەی باعیزە. حەمە لەوەیانە سەر پشمە چی لێ ئەەکەی بیکە. جوامێر باوکە نووسووە. زۆر چاکە مامە. ئێ حەمە بۆ نامێنیتەوە؟ قوربان چار نییە بێ بگەڕێمەوە. جا بۆ ئەمڕۆ بگەڕێتەوە؟ مامە منیش حەزەکەم لامان بێنێتەوە. قوربان چار نییە، کاروبار زۆر چاوەڕێمە، ئەبێ بگەڕێمەوە. حەمە بۆ وا بەپەلە. حەمە کە بڕیارێکی دای باتە سەر شێڕی حەمە بۆ نامێنیتەوە؟ بەخوا قوربانە لێ بگەڕێمەوە، چار نییە. حەمە پیاوە لە باشە حەمە ئەگەر ڕۆیشتی خوا حافیزی بێ. جوامێر منیش لەگەڵ حەما ڕۆم دیارەیەک بۆ خاوەرەکردم و بەمای نێرمەوە. لە باشە قوربان منیشەشم سەرە لە ئاغای گەورەمان هەموو لە خزمەتانە. پێویست ناکە حەمە، پێویست ناکە، چونکە ئاغای گەورەمان نستووە. دوایی جوامێر خۆی پێڵێ کە حەمە هاتبوو. فەرمایشتی جەناب. با بڕێ.
ڕازی ئەو مێردیان زانە وڵاخەکان ئامادە بوون پێیان بڵێ کاتمان درێن کردو بە قوربان دەشاراکە پێ باوکەکەنی هێرۆ بەڵێ ئەوە دایکی وشار زیاد نییە ئەی پێم نەوتی لەو بەرە خەریکی ماڵی شوانەیە فاتمە خانجان دەی تاراکەش بە بەسەریا دەی مرواری دەسوبر دێ بکەن بەڵێ باوکەکەم بزانە وڵاخەکان ئامادە بوون پیان بڵێ خۆیان ئامادەکەم خێرا پێ باوکەکەنی باشە بە قوزان زۆر چاکە من پێش ئێوە بە پەلە ئەڕۆم باشە دێ بەڕۆ دێ خۆزی ئاوێن گوڵاکانشتان بیر نەچی
هێمن وابزانم لەوەتەی هاتوویت ئەمە یەکەم زەماوەن دایبینی. بەڵێ ئەمە یەکەم زەماوەن. باشە هێمن زەماوەندی لای خۆمان خۆشترا یا هیچ شار؟ باوەڕەکەی مرواری زەماوەندی شارشم کەم بینیوە، بەڵام ئەوان زمانەوەکو ئێرە ناگێڕن. ئەی چۆن چۆنیە؟ ئەوان بوشە سواری ئۆتۆمبیلەکەن و بەناو هەموو شارە ئەیژێڕن. چۆن؟ بەناو هەموو شارە ئەیژێڕن؟ ئەی باشە بۆچی ئەیژێڕن؟ نا هەر بەسەر جادە و شەقامەکان ئەیژێڕن. جا مرواری هەنێ لە چایخانەکان کورسیەنە سەر جادەکە و ڕێگان لێگر و ناڵم بووچێ بڕوە. بۆچی نایڵن بڕوە؟ ئەی ماڵی زاوە چۆن ڕازێ بن؟ زانی بۆ واکەم تەنها هەر لەبەر ئەوەی تۆزێ پارێشیان بنێ. عادەتێکی سەیرانێ. بەڵام هەمویان وانینە، هەندێکیان بوشێ بە پێ ئەبن، ئیشی پێشەخەن و ئاوێنێکی بۆ ڕاگرتووە تاوەکو ماڵی زاوایە بن. ئەی شایی ناجێڕن؟ شاییشە ژێڕن، بەڵام شایی ئەوان وەکو شایی خۆمان نییە، لێرە نییە. بەخوا هێمن شایی لای خۆمان زۆر خۆشە. ئەگەر لەو شیارە چۆنەوە پەڕێت ئەوە پێکەوەن وتم دیار نین. باسی زەماوەندی شار و لادێمان نەکرد. من ئەڵێم زەماوەندی لای خۆمان خۆشترە. نوخشە بێ لە تۆش مروواریگیان، بەڵام پێم بڵێ زەماوەندی شاری بۆ بگێڕنیان هیلادێ. تخوا گەرەوەنە قسە بکەیت بۆ گوایە شەرمەکەی. مرواری من لام وایە زەماوەندی لادێ خۆشترینە. منیش واڵێم. کاکە هێمن بۆ ناسم تۆزێکی تر هەڵپەڕن، حەزەکەم بۆ بینم، بەڵام ئەترسم نەزانی وەکو ئەمان هەڵپەڕیت. کچێ وا مەڵێ بەخوا منە جوان هەڵەپەڕێت. لە تۆزێکی تر دیقەتی لێ بە بزانە وانە؟
ئەڵێم چم بەلای شوانەوە ئێدەواز دە شوانە بێنە هێمن ئەو لە خۆشی خۆیەتی و کەسی بیر نەماوە دە هەستە مرواری دەستی بگرە و بیبە دەدەی خۆ جەمال ئەوە لەکوێ هێرەوە لە کێکە لە شایەکە چاو بۆ جێڕم لەگەڵ هێمن و مرواریە بۆ مشیار ئەی کوان چیان لێ هات چاو لێ نەبێت و هەڵەپەڕن ڕاستەکەیت ڕاستەکەیەتان مشیار بەڕاست باش بوو هاتەوە بیرم چییە؟ ئەرێ دوێنێ شەو چیتان بوو تۆ و دایک تو کاکە هێمن هەر چرپەچرپتان بوو دوایش تۆ هەستای بە تەنیا چووی بۆ ماڵی مام سلێمان تێم ناگەیری بۆچی چویت هیچ نییە هێرۆجان دوای خۆم تێدەگەێنم ئێستا کاتێوە نییە چی دوایی تێمەگەینی وش پێم بڕێ هێر واستەوە بێنە تۆ هەستە بە هیچ نەکردووە لە چ بارەیەکەوە هێمن و مرواری هێمن و مرواری چیانە هێرۆ خۆتم لێ ژێل مەکە زۆر چاکەزانی باسی چێکەم یعنی نازانی هێمن و مرواری دڵیان وابەیەکەوە بەخوا وشیار چی بێ لە تۆ نهێنی یعنی شتێکی کەمی لێزانم هێمنێکی بۆ باز نەکردووی هیچی تا ئێستا لا نەدرکاندی وشیار خۆ هێمن چاکە ناسی کەی قەت باسی شتی واکا بۆ کەس بەڵام لەگەڵەوەشە خۆم باسەکەم لەگەڵا کردەوە هیچی دەرکان هێرۆ هێرۆ سەیران چاو لێ بەدینم هەر قابل بێکترین هێرۆ پێم ناڵی چۆن چۆنی پێوت ئەو شوی ماڵی مام سلێمان لە ماڵی ئێمە بوو دوای ئەوەی ئەوان ڕۆشنەوە بە هێمنم وت هێمن هێمن هەوە خیاڵە بۆ کێ ڕۆشت خیاڵی چی هێرۆ ئەڵێن مرواری چۆن کچێکە ئەشە هێرۆ بۆ ئەم پرسیاراکەی هیچ هەروە ئەپرسم بەخۆ تۆ ئەم پرسیارە ناکەی حەزەکەم زانم چۆن کچێکە باشە لە چ بارێکەوە لە هەموو بارەیەکەوە هەتا بڵێ کچێکی بە ڕۆشت و عاقڵە و بەڵام مرواری بێمە غەریب نییە باشە شەوی لایەنەکە و کە هات نەوبینیە گریا هێمنگە ئەڵێم هەتاکو مرواری لە دەستمان دەرنەچۆ باناوی توی لێبێنی خۆتە زانی داواکاری زۆرە و ئەو پیاوەی ئاغاش نازان ناوی چییە فەرەج فەرەج هەر دەول و خورەیە هێرۆژیان تۆ خۆتە زانی من تا ئەسەبیرم لە ژین هێنان نەکردوێتەوە بەڵام لەگەڵەوەش بەڵام چی هێمن هەتاکەی بیری لە خۆ ناکەیتەوە چی ئەڵێ ئەو بە من ڕازیە خۆتم لێ غەشیم مەکە چاک ئەزانی بە تۆ نەبێ بە کەسی تر ڕازی نابێت ئەی بۆ چیە گریە بەڵێ بەڵێ ئەڵێم ژیان فەرموو نارە خۆش بێن کەی زەماوەنی و شار و هێرۆمان بۆ سازەکەن ئەوەیان بەدەست ئێوەیە پەیڕۆ بەدەست ئێمەیە بۆ بە تەمای بڵێ چی ڕعناخان ئەی گوای نایزانی ئەی کاک سلێمان هیچی وێ باز نەکردووی لە چ بارێکە ڕعناخان مەبەستت چێوا بە تێکەڵ قسەکەی گوای نایزانی ئەی باشە نەتزانی دوێنێ شەو وشیار بۆچی هات بۆ لای کاک سلێمان بڵێم چی ڕعناخان شتێکی وت ئەی باشە تۆ بۆ نەهاتی پەلەن نەبێ منی ژیم ئەی باشە تۆڵێکی تخوا قابل بە یەکترنین جا تخوا هێمن غەریبە بە ئێمە وەڵڵا هەر وەکو کوڕی خۆمان وایە دەکەواتە هەردوو زەماوەنی هێمن و مرواری لەگەڵ وشیار و هێرۆ پێکەوە سازەکەین خوا بیکە خوا بیکە
ماشەڵڵا مام سلێمان باوکم مەڵێ کوڕی 14 ساڵی هەڵەپەڕیت. یا قەزاوی لەم خۆشیات تۆزی هەڵەپەڕیت چی بکەین کاک بایس؟ مام بایس، مام سلێمان چییە؟ چییە بۆ شڵژاوی قسە بکە کوڕم. مام بایس، ئاغا ئەمری خوای کردووە. تۆزێ پێش ئێستا هێنانەوە وا خەریکی ناشتنی. کەی قوربان 2 سەعاتێ لەمەوبەر. ئێستا لە ناشتنی بوونەتەوە وتم بابێم خەبەرەکەتان پێڕاگەێنم. ئەبوایە زووتر هەواڵەکە پێوگانینە. ئەی جوامێر و ئەبوو ئەوان. قوربان ئەوانیشی لەگەڵان. مام سلێمان ئارێم باشایەکە ڕابگرین. چونکە لە کوردەواریە شتێکی نەشیاوە شین و شای بێکەوە هەرچەنگە ئاغاش خراپ بۆ لەگەڵمانە با ئێمە لەسەر نریتی کوردەواری خۆمان بڕین بەرێکاوە. وتی چی؟ دەم خۆشمان بایس. من خەری بۆ قسێ بکەم. بەڵام مەڵێم با کارێ بکەین بە بێدەنیت شایەکە ڕاگرین. دەبە قوربانە بندێ. بەڵام تۆش لا کەس قسە مەگەڵێ باش. شۆخە ڕەزا بەڵێ دوایی من و تۆ دوو قسە پێکەواکەی قوربان لە خزمەتتان تۆ بفەرم و بابڕێنە ماری خۆمان جارێ خزمەتی چاکمانەکەی شۆخە ئەوە نییە هەرچی پیاوانی ئاوایە هاتوون بە پیراغایەنەوە. قوربان هەواڵەکە زۆر کتوپەر بوو. بۆچی کتوپەر بوو شۆخە؟ کەس نەبوو هەواڵەکەمان پێڕاگەیەنێ. خوا ماڵی ئەوڵا ئاواکە ئەو نەبایە ئەجینا ئێمەش کەسمان پێمان نەیەزانی. باشە حەمە تۆ لە ڕێگا پێمان نەگەیشتی پێمان نەوتی بەپەلە بچۆرەوە ئاوای هەواڵەکە ڕابگەێنە. قوربان من تەقسیریم نەکردووە باوەڵام ڕاگەیان بوو بە جەنابی ڕابگەێنێ. باشە چۆخە ئەی پیاوانی ئاوایی لە چۆن کوا مام سلێمان بۆ نەهاتووە کوا سۆفی ئەی پیاوانی ئاوایی لە چۆن وابزانم ئەفەنیان لا مەبەسترە ئەی ئەفەنی ئەگەر بەڕاستی خوێنەوار بواە ئەبواە ئوسوڵی بزانیانە. ڕازەکە چۆخە بۆ وەڵام نایتەوە؟ من نەزانم بۆ وەڵام ناتەوە کە جەماعەتەکەی وانە سەر شایی. جەماعەتی من کێ؟ من جەماعەتم نییە. گەر بم وایە منیش ئێستا لەسەر شاییە بووم. شنا ڕستەنێ کە لە کاتی مردنی ئاغا شاییە جێڕێ. قوربان شوانەی کوڕی بایس کچەکەی سۆفی عەلی هێناوە. شۆن؟ شوانە گوڵاڵەی سۆفی هێناوە؟ بەخوا جوانە. شۆن؟ شوانە کێ هێناوە؟ قوربان گوڵاڵەی سۆفی. چۆن شتی وابێ؟ شوانە گوڵاڵی هێناوە؟ هێناوێتیانە هێنێ؟ قوربان عەرزم کردی هێناوێتی و ئەم بەیانیەش گواستیانەوە. لا چۆ لە بەرچاوم حەمە بەڵێ قوربان ئەوڵا گوێتان لێیە بەخوا پیاوی چاکم هەیە ئافرین بۆ خۆتان. دوا کەس جوامێری ئاغاتان پێ بزانێ بەڵام خۆ مەزانم چۆن ڕەفتارتان لەگەڵ ئاکەم. قوربان لە سەرەتاوە شتەکان لە ئێمە شاردم. من لەوە نازانم هەر ئێستا شایم بۆکەن بەشین دەی خێراکە تا کار لە کار نەترازاوە. جوامێر تۆ لەگەڵ خەڵکەکە بچۆرەوە بۆ مزگەوت هیچ خۆستەغڵەت مەکە باقیەکەی بۆ مامەدانێ. حەمە بەڵێ قوربان پێت نەڵێمەوە لە مزگەوت چاوەڕێتم. ئاغا مردووە و تەعەلەم و پێش ناشتیانەکەم. بەڵێ کوڕی نەزەحمەت نەبێ ئەو دەوڵ و سرنایە ڕاگرن. جارێ وەختمان زۆر بەدەستەوەیە فەرمووەن بۆ ئێرە فەرموو. هیچ نەبوو خۆتان سەغڵەت مەکەن.
فەرمو باوکم فەرمو وەرن ئێرە دانیشن فەرمو دانیشن هیچ شتێ ڕووی ناوە خۆتان سەغڵەت مەکەن باوکەکەم ئەرۆ چوو ڕیواوە هیچ شتێ ڕووی ناوە باوکم خۆ سەغڵەت مەکە هیچ شتێ ڕووی ناوە تێناگەم لە پڕاتی ڕوویە هێرە من هیچ بەدی ناکەم لەوە ناچێ بەو شوێ بڵاو بە خەڵکی بکەن پاشان ئاگەر لە کاکم و مام بایز و مام سلەیمان نییە واش ڕژاون هەر چر پەسر پیانە بەناو خەڵکیا بڵاو بنەوە کاکە ئەو ناڵێن چی ڕوویاوە تۆ لەم نەپرسی نەبێ بزان چی ڕوویاوە هێرە بەڕاست لەوە چ شتێ ڕوویا بێ ئاڵێ موشێر کچی بۆ لای کاکە هێمن و لی پرسی زۆر چاکە باچی سەرێکی بێ تێم ناگەێنی بۆ کتوپ ڕوو بێ بۆ نە خەریکە شایەکە شێوێنن کاکەم لەوە چشتی ڕێیاویە لە ئێمە شارنەوە گوێ بگرم ئاغا مردووە و 2 سەعات لەمە وەرهێنایان و ناشتویانە ئاغا مردووە کاکەی من پێم نەوتن زەحمەتە بژی بە یارمەتی خۆت من کمەش کەسەتان دێمەوە فاعیس ئێ باشە هێمن تۆ بەوەم مات و غەمباری ئەوایە سەلۆ پەڕی خۆشی تاگودا دادخوا لەم هەواڵە خۆشتر هەیە ڕاستەکەی هێرە بەڵام حەزم نەکرد ئاغا بەم جۆرە بمرێ مەبەستە چی هێمن هێرۆ ئاغایەکە منەستەم کار و دڕ نەبوو حەزم نەکرد ڕامەرجی خوای بمرێ بەڵکۆ بڵایە ڕۆژە ڕۆژان وەکو باوکم ئاواتی ئەخواست ئەم جوتیارانە ڕاست و چەپی خوان بزانایە و تۆڵی چەند ساڵی خوان بەدەستی خوان لە ئاغا بکردایە بەڵام داخی گرانم ئاغا بە ئاسوودەی سەری نایەوە و لە پاش خۆی گورژێکی لە خۆی دڕنەتری بەجێهێشت خۆشکور خۆ حەقی ئێمە لە ئاغا کردە و مەرگیمان بە چای خۆمان بینی ئێستا دڵم تەسکینی هاتوو مەرگی باو کوشتەی خۆم بە چای خۆم دی ئیتر لەو زیاتری تم ناوێ هێرۆی جان کێشەکان لێرە و دەست پێەکە ئەمە سەرەتای کۆتاییە هێمنگیان باسی چیەکەی تۆ کێشەی چی و سەرەتای چی ئەوە ئاغای و خواشکور کۆتایی پێهێنا هێرۆ تەنها ڕقی ئێمە لە ئاغا هەرەوە نەبوو باوشی کوشتوین و دەربەدەری کردوین وەڵکۆ بێ ئاگامان لەو هەموو جوتیارە نەبێت کە بەدەستی ئاغا چەوسێنراوە بێ حسابێکی وردی وا بکەین چیتر کەس بەو دەردە نەچێت بۆیە بێ وریابین و کۆتایی بەوتن زۆڵ زۆرە بێنین و حسابێکی وردیش بۆ جوامێر و پیاوانی ئاغا بکەین هیچ شتێ ڕووی نا دانیشی ئیسراحەت کرد دانیشی کاک باعیس بەڵێ با بڕێ بڕۆ با بڕێ دوای من ئامادە بەسەر چاو کاکە حەڵە دڵم دەرناچێ ئەو 2 ڕۆژە لە ناو گەوڕەکەیە بەڵام من دنیام تا هەتا لەبەر چاو تاریک بوو
ئاوازت لێ بێنەوە برینم مەکولێنەرەوە تۆ نەهەزانی چەند ئازارە چێژم آخر قوربان مقدرە و هاتووە لەگەڵ مقدەریشە هیچ ناکرێ قوربان ئەم جارە بیکە بە خاتری من و عەبدوڵڵا ئاغا وابزانم عەبدوڵڵا ئاغاش هەر پێی وتویت ئاغا جان وتە چی باش بچۆ بیکەرەوە بەس وازم لێ بێنەوە حەزەکەم بە تەنیا باشە ئاغا جان زۆر مەمنون کاشکی ئەو قسەم نەکرد بەس نەبوو ئەژیە بەدەستی خۆم ژیانم لە خۆم کوژانەوە داوای لێبوردنێ لێکم خۆزگە من بووم هەیە لە بریتۆ داوای لێبوردنێ لێکم هانی خەنجەرەکەم دڵم دەربێنە و ئەنجنیکە من لە خوێنڕێژ خۆش نابووم تۆ هیوای منە خستە گڵەوە کوڵاڵە تکال لێکم هیوای منیش وەکو تۆ کوژایەوە گوڵاڵە گوڵاڵە جوامێر ئێستا چۆنی باشتری؟ باش ئەوڵام بینی حەمەی لە گەورەکە هێنایە دەرەوە مامە لە دڵم دەرناچێ کوڕی خۆم تۆ هەمیشە دڵفراوان بووی ئەمەی کردوتە کارێکی چاکە کردووە جوامێر شۆخارەزان بان کردووە و ئەوە تا وەستاوە وایە کە بەژوورەوە هی ناڕستم چۆخ وەڵڵاهی لێمان هەڵەکەیە فەرموو ڕەزا فەمیر السلام عليكم. عليك السلام. آغا جان چۆنی؟ باشتریش کوور؟ ئەفەرم چۆخا بۆ خۆ تویش هەر پۆلیس مابوو بیهێنیتە سەرمان وەڵڵاهی چۆخایەتی هەر لە خۆتیە باشە من ئێستا چیت پێ بڵێم آخر نابێ ئاغا جان بزانم گوناهم چییە؟ گوناهن نییە هەرچی دەرد و بەڵایەک بەسەر ئەم ئاواییە هاتووە هەر هەموو تۆی قوربان هەر ئەوە ماوە بڵێ تۆ چەنەبازی مەکە تااقەتی قسەم نییە بچۆرەوە ماڵە کاول بۆکەی خۆت تا بەرژێنە سەر خۆمان و بڕیارێکی لێی بەڵێ ئاغا جان زوێرمە بەوە ئەڕۆم جۆ بگرە چۆن پۆلیسی تێنایە سەرمان واش چارەسەریەکەی
لە ماڵیش نایتە دەرێت تا خۆمە نێرمەوە بە شەنتە دەست بۆ هیچ کاروبارێکی ئاوایش نابی دەبڕۆدەی ئەمراکەی قوربان باوکم بە ڕەحمەت بێ پیاوی وای هەیە بۆیە وامان بەسەر دێ شەرتە بتکەم بە پەنگ گەر جەنابەت نەبوویتایە ئەو کشە بە سمانە وای بەسەرا هەڵ ماما ئەمر کە جوامێر ئاغا لەمڕۆ بەدواوە نامێت چاوم بە چاوی ئەو شوانە نەگریسە و باوکی بکەوێ لێشم مەپرسە چۆن چۆنی گرنگەوەیە نەدەنجان بیسم و نەڕەنجان ببینەوە باش ئاسانەوە جوامێر ئەڵێ چی بەدە دەکەی سالە شۆری بەرین چی لێکەی بیکە لە من مەپرسە ئەوەیان بۆ خۆم دانێ و حەقن نەبێ بەسەرەوە ئەمانە کلکن بەڵام جوامێر سەری مارەکە ئەفەنیە ئەفەنی؟ ئەفەنی پەیوەندی بەو باسەوە چییە؟ ئەفەنی نەبوایە مناڵانی ئەو بەرتێکەڵاوی ئەم بەرەبوون ئەفەنی نەبوایە لەم بەرشێ زاتیەوە یەکرد خوازبێنی ئەو کچە بکە بۆ ئەو هەتیوە نەگریسەی ئەو بەر خوا زانێ مەبەستیشی بۆ لەما جوامێر لە دەستی ئەفەنی لەوەتەی ئەفەنی هاتۆتە ناومانەوە ژیانی لێ شێوانووی شەرت بێ کارێکت بەسەر بێنم ناوی خۆتی بیرچێت جوامێر جارێ پۆلیس لە ناوایە کەمێ تەحەممولێ بێ کاتی ئەفەنیشێت ئەخر کەی یەک دوو ڕۆژ سەبرم لێ بگرە و حەقن نەبێ خۆ بە چاوی خۆتان بینیتان چۆن ئاغا پیاوەکانی خۆی بەراوەتە جانی خەڵکی چۆن ماڵی مامسێمانی دەربەدەر کرد کوڕینە ئاغا ئەوێ بزەی سەر لێ و ناڵەکانتان بکشێنێتەوە ئەوێ خەو لە چاویانە بفرێنێ و دڵنیاییان لێ زەوت کات بەخوا قسەکانی مامۆستا هەموو لە جێگای خۆیەتی ئەڵێم کوڕینە تاکەی ئێمە بەم گوزەرانە قایل بێن باشە باوتمان ئاغا بە مەکتەب قایم بووە ئەی گوڵاڵە ئەو گوڵاڵە بە سزمانە گوناهی چی بوو بەو دەردەیان برد هەر لەبەرەوەی ڕازی نەبوو ئاغا وەکو هەموو شتێکی ئەم ئاوایە زەوتی کات ئاغا هەموو شتێکی لێ زەوت کردی تەنها دڵمان ماوە لە شوێنی خۆیان ناگێت ئێوەی لێدانی دڵشمان هەر بە ئارەزوی ئەو بێت کوڕینە بۆ چاکەی خۆتان پێتان دەڵێن پێویستە بەرگری لە خۆتان بکەن ئەجنا حاڵ بەم زۆرە بڕوە یەکەیەکە نۆرە ژێتە سەری ئێوە و دوای ئەوەش پەشیمانیدا تا نادا ها مرحباتان لێ بێخورینە دەمێکە ناتان بینین وتمان با ئێمە بەسەریان پێینەوە وا دیارە سەرقاڵی کار و فرمانە لەوا چێ مامۆستاشیان خست بێتە ئازێتەوە ناغاجان من بۆ خێر و خۆشی ئاوایی چی لە توانامە بێ درێڕی ناکەم هەر کارێکی سوودی ئەم جوتیارانەی تیابێ بازێتی لە قەڵەم نام بەڵام نازانم ئاغامان مەبەستی لە چی کرد ئەڵێم ئەفەنی مەکتەبەکە لە چیایە وا دیارە بەدڵی خۆتە مەکتەب ئاغا مەکتەب زۆر چاکە و خوێندن بە باشیە ڕوە ئەگەر چی ئەفەنی ئەگەر کەستە زۆر دەرداواتایە کاروبارمان نا ئەفەنی کێ وێرە کاری وا بکە تو هەلاوەڵی ڕۆژەوە کەس ئاگایشی لێنە بۆ مەکتەبە کردوتە ئێستاش باوەڕ ناکەم ڕێ بە کەس بەی دەست بخاتە کار جوامێر ئاغا بێ پێسوپەنا بەبەستی چییە بیڵە چی هەیە ئەفەنی ئەڵێی تووڕە بوویت چۆنە بێ مامۆستا تووڕە بێ تۆ لای خۆ و تەلەبەکان فێری هێمنی و دان بە خۆگرتناکەن جا
کارێکی خراپم کردووە نەکەرەوە ئەفەنی بەڵکو باوکی تەلەبەکانیشی فێری زۆر شت کردووە بۆ لەواچی ئێوە حەز نەکەم فێری هیچ بن بابا شۆن با بزانین فێری چی تریژە بن پێم ناڵێ بەبەستان چی لەم قسانە زۆر چاکە زانین بەبەستمان چییە خۆتم لێ هەڵە بکە تۆ هاتووی مەکتەب بکەیتەوە یا ئاژاوە بنیتەوە یا دەست بخەیتە کاروباری ئاوای ئاژاوە کام ئاژاوە ئاغا بۆ مەکتەبکردنەوە و فێرکردنی خەڵکی بە ئاژاوە داینی کام فێرکردن فێرکردنی خەڵکی وابزانم مامۆستا لە مەعاریف پێیان وتووە ماڵ بە ماڵ و چێلگە بە چێلگە بەناو جوتیارەکان بگەڕێ و مێشیان تێگاوە نییە مێشیان تێگا بۆ یارمەتیدانی جوتیاران و فێرکردنی خەڵکی بەکارێکی خراپ دانی جا کێ پێیوتی خۆ هەڵقورتنە کارێکەوە پەیوەندی بە تۆڵۆ نەبێ وا دیارە لێرە کەس بۆی نییە بێپرسی ئاغا هەڵسوکەوت بکات و هاوڕەتی لەگەڵ کەسا بەستی من لێرە گەورەی ئاواییم و ڕێشنا بێپرس و ڕاویزنی من هیچ کارێ بکرێ جوامێراغا چیەکەی بیکەو بۆ خۆ دەگەڕێتەوە ئەوەش بزانە منیش ژیانی خۆم سەربەستی مڵکی خۆم و سەربەستم چۆن هەڵسوکەوتی لەگەڵاکەم جوانە مامۆستا باسی سەربەستیەکە وا دیارە مامۆستا ئێمە بە هیچ نازانێت یا بە ژێلمان تێگا بۆ مامۆستا لە توایە ئێمە نازانین چیەکەیت و چی ناکەی من لە خێری ئاوایی بەولاوە هیچ کارێکی خراپم نەکردووە خێری ئاوایی کامە تا خێری ئاوایی ئەفەنی وابزانم خێری ئاوایی بەوە تێگەی خەڵکی زمانیان درێژکەن و لێمان یاخی بن خێری ئاوایی ئەوەیە مناڵانی ئەو بەرگەریتە سەرمان خێری ئاوایی ئەوەیە داخوازی کچانمان بکەی بۆ ناڕەسەنێک شەوبەر جوامێراغا مادام تۆ خۆت بە سەرگەورەی ئاوایی ئەزانیت بۆ بە یەک چاوسێری هەردوو بەری ئاوایی ناکەیت کەم ناڵێ مناڵانی ئەو بەرگوناهیان چێ لە خوێندت بێبەش بن جۆگرە مامۆستا وابزانم ئاغامان لاری لەوە نییە مەکتەب کرێتەوە بە مەرجێک مناڵانی ئەو بەرنێنیتە سەرمان تەنها بۆ مناڵانی خۆمان دێت وا دێت جوامێراغا چاکە دەست بە مناڵانی خۆمان بڵێرەوە و ئێمە چاوێکمان لێتەوە بێ ئەمەش فێڵ پڵەکە بازێکی تریاغایە نازانم نەخشێکی پیلانێکی گوڵمان بۆ ناکێژەوە نازانم چیتان لەژێر سرایە مامۆستایە من ئاحە دارچەڵا جەماڵی چۆخا ڕەزایە منی ناردۆ بە شوێن توێە بە شوێن منە بەڵێ یەکی بە من چییە وابزانم بۆ شایەتێکەیە ڕاستەکەی شایەتی جوامێراغا حەزەکەم ئەوەیەکی زۆرتر بمایەوە و قسەم لەگەڵ تا بکردایە بەڵام چارم ناچارە ئەبێ بڕۆم جا نازانم ڕێگەمانە دنیان نا فەرموو مامۆستا فەرموو با دوانەکەوی شایەتە لەسەرمان وازم لێ بێنە مامە فرسەتە با لە کۆڵی کەینەوە کوڕێ خۆم تۆ زێ تەحەممولێ بێ لێ گەڕێت چییەکە بابیکە و حەقن نەبێ بەسەرەوە بۆ مامی خۆتی دانێ حەما بەڵە قوڵم وەرە
هەر ئێستا چیتە ماڵەوە و نانێکی باش ئامادە دەکەن. بەسەر چاو. باشە مام سۆفی، بەڵێ گومانێ لە چییە؟ قوربان گومانم لە شێ بێت لە منە پرسی باو و باپیرم لەم ئاوایە ژیاون بیرم نایە دڵی کەسم ئازارا بێ بەڵام جەنابی بارچاوەش هەر کەسێ بێ یەمە دەست ئەو خوارە. باشە مام سۆفی لەگەڵ کەسا شەڕ نەبووە یاخود کەس ڕەشی لێ نەکردی؟ قوربان شەڕی چی؟ ئەم ڕیشەی شەڕە دوای ئەوە هەڕەشە بۆ لە من بکرێ. ئەی مام سۆفی لە کوڕەکان نای چۆخە ڕەزە باوکم خۆ هەر لە کوڕەکەی منیان ناوە ئەویان لەسەر مەکتەبەکە بوو پیاوانی ئاغا لیان ناون و هەڕەشیان لێ کردوون کە نەچنەوە مەکتەبەکە. پیاوانی ئاغا باشە مام سۆفی چێنەو کەسانی کە لە مناڵەکەیان نای؟ من بە چاوی خۆم نەمبینی بەڵام لە پیاوانی ئاغا بە لاوەچی تر هەیە لە مناڵی وا بچکۆلە بە. شوخە؟ بەڵێ چی بوو؟ مامۆستاکە دیار نەبوو. وەڵاهی چی و عەرزکەم قوربان خۆ پێشم ڕاگانەوە ئێستاچیەشم زانم بۆچی نەهات. ئەو ڕۆژە ڕۆژی شایەکە هەستی بە شتێک نەکرد. قوربان وەکو چیە فەرموو؟ وەکو چی؟ وەکو یەکێک چاودێرێکتان بکە یاخود یەکێک پێی ناخۆش بێ هەر شتێک لە بابەتە سەرنج ڕاکێشاوی. جەنابی بارچاوش ئەو ڕۆژە من لە تێکیانە بوو من لە ماڵەوە بوو لێرەش هەستم بە هیچ نەکردووە. سلام علیکم. علیکم سلام. سلام. بەخێر بێ مامۆستا. خوش بیا خۆش. بەخێر بێ. خوش بیا. جەناب مامۆستاکەی؟ بەڵێ من مامۆستای قوتابخانەکەم. ناوی تەواوە؟ ناوم هێمن ساڵح کەریم. هێمن ساڵح کەریم. ساڵح کەریم؟ بەڵێ. زۆر چاکە مامۆستا دەتوانی بە وردی باسی ڕۆژنامە بکەیت کە گوڵاڵی تاکوژە؟ وە پەیوەندی کوشتنی گوڵاڵت چییە بە لیانی کوڕەکەی سۆفیۆ لە مەکتەبی لەبەر مەکتەبەکەی توە؟ باشە دەشۆ دەست پێ بکەم لە لیانی قوتابیەکانیەوە یا لە ڕۆژی شایەکەوە یا لە یەکەم ڕۆژی هاتنمە بۆم دێە. جەنابی بارچاوەش جەنابی جوامێراغا چاوەڕێی جەنابتانەکە منیشی ناردۆ بە شوێنتان ئەیوب بە هەر ئێستا تەشریف بێنەوە دیوەخان. عبدوڵ ئاغا بێ زەحمەت بەڕاستە دڵنیای فەرەج ئاوا کەواتە خۆیەتی زۆر چاکە زۆر چاک. چییە؟
ئەبینم ڕۆت خۆشە چی ڕوویاوە جوامێر ئەزانی گەیشتمە بنجوو بناوانی ئەفەنی و هەموو نیازەکانیم بۆ دەرکەوت. بنجوو بناوان چۆن مامە ئادەی پێم بڵێ. ئەگەر بۆ بازەکەم ئەزانی ئەفەنی بۆچی ئەوەنگە سوورە لەسەر کارەکەی و مەبەستی چییە؟ تێناگەم مەبەستت چییە؟ باشە تۆ بە وردی لە دەموچاوی ئەفەنی وەربوویتەوە؟ بەباشی لێ وردبووتەوە بەڵام بۆ باشە هەوڵ بە بزانە نایناسیتەوە. ئەو ئەفەنیەکی شاری و ئێمە لێرە لەکوێوە بیناسە؟ 20 ساڵ لەمەوبەر کابرایە کوژرا بوو لە گۆڕەپانەکە شنو مناڵەکەی بە دەوریەوە بوون. باوکی ڕەحمەتیشێ نەفرەتی لێکردبوون. ئەمە لە یادە 20 ساڵ لەمەوبەر نازانم. باشە جوامێر سالێ شۆر هیچی ناهێنێتەوە یاد؟ سالێ شۆر ئەو پیاوەی لە باوکم یاخی بوو دەمخۆ دە ئەم هێمنە کوڕی ئەو سالە شۆرەیە. هێمن ناو ناناسم. جوامێ هێمنی ناو نییە خۆی ناوناوە هێمن. هێمنی ناو نییە و خۆی ناوناوە هێمن؟ بەڵێ. ئەی ناوی چییە؟ ناوی کەریمی سالە شۆر. کەریمی سالە شۆر؟ ئادەی کوڕینە ئەم لاشە بۆگەنە بشارنەوە تا ئەم ناوی بۆگەن نەکردووە. ئەی درەنگە ئەی ناپیاو دەمت داخە ئەگینا لە بۆکە ناپیاوەکەت خراپتری بەسەر دێنم. ئێوە پیاو نین ئێوە درندەن درندە. کەواتە کوڕی ئەو سالە شۆرە خۆڕیەیە بۆیە هەر لە سرەتای هاتنیەوە بۆ ئاوایی بەڕقەوە سێریە کردم. ئەی لە خۆڕایی دڵی بەم ئاوایە چووە هەڵبەتە هاتووە تۆڕی باشی بکاتەوە. ئەجینا پرسوڕایەکی بە ئێمە هەرە کرد. مامە عابەجان برینی 20 ساڵم کولایەوە وازم لێ بێنە. نا جوامێر بەم شێوەیە نا تۆ ناتوێ حسابێ بۆ ئەفەنی بکەین؟ بە ئەی چۆن؟ دەجۆ لە مامی خۆ بگرە تەکبیرێ بۆ بکە. حەمە بەڵە قوربان هەر ئێستا بڕۆچی خەڵقی ئاوایی هەیە لە بەردەمی مزگەوتەکە کۆی کەرەوە. بەسەر چا هەرچیش سەرپێچی کرد بەدار پشتی پشێنن. کەس وایە زانی کە باوکم نەخۆشکەوت ئیتر هەریەک بە ئارەزوی خۆی چۆنی بیرە وا بکە وانە زانی ئاغا ڕۆیتەوە کە نەخۆش کەوت و بردیان بۆ شار چون کۆنەتەچەکان کردە مەکتەب. پاشەوەی ئاغا 20 ساڵ نەفرەتی لەو بەرکرد چوونە لایەن و ئاشتیان کردنەوە. هەرکە باوکشم هەرکە ئاغا کۆچی دوای کرد و تەرمەکەیان هێنایەوە هەمان ڕۆژ شایان سازدا و هەڵپڕچیان. شاییش بۆ چێ؟ بۆ ئەو ناکەس بەچەی یەکەم ڕۆژ باوکم نەفرەتی لێ کرد. ئەوە فەنێمی قڕۆبەش هاتە دێکەمان و بە یەکجاری شێواندی و شیرازەی تێدا وەکو ئەوەی ئێمە نەزانین چێیە و بە چ مەبەستێک هاتۆتە دێکەمان وەکو ئەوەی ئێمە بەجێل بزانێ و لە مەبەستە گڵاوەکانی شارەزانە بێ. بەڵام با پێتان بڵێم من ئەمانە قبوڵاکەم. لەوانەیە پرسی بە ئاغا بکردایە و مەبەستی تەنها مەکتەبەکە و مناڵەکانی خۆمان بواە مەکتەبیشمان بۆ کردایەتەوە
بەڵام ئەو لە پاڵ مەکتەبەکە ئەوێ مەبەستە گڵاوەکانی خۆی بێنێتە دی لەوە چێ ئەو ناکەس بەچێ ئێمە بە هیچ نەزانێت جا ئەفرێکی سەرڕووتی واچێت تا ئەو بە هیچ نەزانێت باوکم ئاغا هەر ئاغایە جۆ بگرن پێتان نەڵێمەوە با ئەفنیش باش بزانێت لەسەر سەرڕۆیی خۆی بەردەوام بێ مەکتەبەکەی بەسەر ئاڕخێنە ئەوەشی مناڵی لە مەکتەبە ئەبێ بهێنێتە دەر نەڵم پێی نەوتی جا پیامەوێ مناڵی بخاتەوە با ئەفەنی بۆ خۆی دەست بە تەختە و دار و بەرز بڵێتەوە قوربان ئەمانە بەدار نەبێ ناڕۆن بەڕێەوە بۆچی قوربان ئێمە بە ناوی جەنابیشتەوە چەند جا پێمان ڕانەگەیانن بەڵام لەوە چێ گەورم هیچی کەڵکی نەبوو بێ لە تەشیانە وا بۆ دوجار پێتان نەڵێمەوە ڕازیم نییە لەسەر ئەوەی مناڵەکانتان بخەنە بەردەست ئەو سەرڕوتە بەخوا باوکم من تا جەنابی ئاغا نەفەرمێ مناڵی خۆم نادێرە مەکتەب نە بەخوا پیاو ئەبێ وەک سەعی وابێ ئاغا بڕواناکەم ئەمانی تریش لە قسەی جەنابێت دەرچن وایە یان نا بەڵێ وایە ئاغا گیان ئەیەوە بۆ قسە ناکەن وایان نا بەڵێ بەڵێ وایە 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 ئادەی حەمە چیە بە دوام ئەگەڕابووی ئەی مامسە من ئاگای لە نییە چی لە خەڵکیەکەن لەسەر چیش لەسەر ئەوەی خەڵکی سوورم ناڵ بنێری بۆ مەکتەب کوڕی خۆم تۆ هێشتا ئەمانە ناناسی من لە مەکتەبەکە ناترسم هێمن گیان لە تۆ ئەترسم هێمن گیان تووشی بەڵایەکە دەکەن یەک دوو ڕۆژە دان بە خۆتا بگرە قەی چیەکە هەڵچوونێکی ئاغای و دامرچێتەوە ئێگەر حەزی ژەکەی من ئەچم لە قسەی لە تەکاکەم بەشکم لە کەلی شێتان بێتە خوارەوە مامسمان قسە بە چیە چێ بۆ نازانی بۆ لە خەڵکاکەن مام سلێمان نازانی چی نەخشە و پیلانێکیان بۆ ڕاکێشاوم ئەوە نانێ و ڕاستە خۆ مەکتەب داخن بەڵام کە خەڵکی مناڵی نەناردە مەکتەب دار و بەرد و تەختە چیری بکە مام سلێمان کوڕی خۆم یەک دوو ڕۆژێکە بزانین چی ڕوات مام سلێمان ئەو خەڵکە چاوڕێ منن هەر کە زانیان دەرگای مەکتەب داخستووە بڕوایان بە هیچ نامێنێوانش باشە پێم ناڵی بە تەنیاچی و پێکرێ ئەی خەڵکی ئاوایی ئەی خەڵکی ئاوایی مام سلێمان ئەبێ لەم ڕۆژە تەنگانە پشتم تێ بکەن باشە گەر هەموو مناڵ بنێرە مەکتەب ئاغا بەرامبەر ئەو هەموو چی پێکرێ کوڕی خۆم قسەکە زۆر ڕاستە بەڵام خەڵقی شوونیەک نین ئەترسم ئەوانیش پشتت تێکن نامام سلێمان باوەڕ ناکەم حەزشەکەم ئەو پێ بڵم دنیام بەسەرا بڕوخێنن دۆت دەست لە مەکتەب هەڵناگرم پێم ناڵێ تاکەی سەبر تاکەی دان بەخواگرتن و ئارام ها مام سلێمان پێم ناڵێ تاکەی کوڕی باوشی خۆتی مام سلێمان سبەینێ دەرگای مەکتەبەکەمەوە جۆ بە کەس ژنام کوڕی باوشی خۆتی هێمن جان مەترسە بە تەنیانیت هیچ نەبێ منت هەم گوێمەرێ کوڕی خۆم خوا کڵاوی بۆ بڕوو کردووە مام سلێمان تۆ لە جێگەی باوکمی تۆ هەنەر و ڕێپشانەرم بووی ئێستاش زۆر بڕوا پێ ئەەکەم کوڕی خۆم زۆر چاکە ئێستا من نەچم بۆ مزگە و خەڵکی ئاگارەکەمەوە بەڵام تکار لێکم تۆ لە ماڵ مەیەرە دەرەوە و لای خۆب مام سلێمان مام سلێمان لە بەردەم تاقیکردنەوەیکی گەورام تکایە کات بە فیڕۆمە و هەموو برادەرەکانم ئاگادار بکە زۆر چاکە خۆ بە چاوی خۆتان بینی تا ناغا بە چ سەمەرەیەکی بن باش هەم خەڵکە چیان کردو هەل لە بەرەوەی حەزەکەی مناڵەکانمان لە مەکتەب بخەن باشە مەکتەب چ زیانێکی پێگەیاند نەخێر مەسەلەکە ئەمە نییە ئاغا ئەوێ مناڵەکانیشمان وەک خۆمان نەفام و نەزان بن بەخوا عیبە بەخوا عیبە ئەوە بێدەنگین کوڕینە تاکەی بێڵین ئاغاوامان لێ بکەن بەدینم قسەکانی ڕاستن باشە ئێمە شەو ڕۆژ بۆ ئاغا نەڕەخساوین ئیتر چیتری لێمانەوێ کاکە ژیان هەر بە قسە نابێت پێویستە بەرگری لە مناڵەکانمان بکەین بەرگری لەم مامۆسایە بکەین کە مناڵەکانمان پەروەردە ئەکەن چیڵن ئامادەم و لە تەکتان ئەبێ بە هەر نرخێ بووە ئێمە نێڵین ئاغا مەکتەبەکە داخات باشە چیە لە ئێمە بەرامبەر بە ئاغا شتمان پێکرێ پێچەوانەوە هەموو شتێکمان پێکرێت چۆ
زۆر سڵاو پێ ناکرێت جۆ بگرە کەس بە هەڕەشەی ئاغا خۆی سار نەکاتەوە ئەو ترسنۆکانەی مناڵەکانیشان دەرێنن کەیفی خۆیانە بەڵام با ئێمە سوور بین لەسەر مناڵەکانمان بخێن باشەوا سوور بووین بەڵام ئایا پیاوانی ئاغا ڕێمان پێیان کات ڕێمان بەونیان گەری ئێمە کۆک و تەباو یەکگرتوبین هەموو کارێک ئەنجامین گرنگ ئەوەیە بەردەوامی قوتابخانەکە لە سەروی هەموو کارێکمانەوە بێت باشە مامۆستا با بۆ تەکبیرێ بگەڕێن چاک گوێ بگرن کوڕیان ئەوەی بەسەر بێنم جا بە هەر بۆ خۆی مەکتەب بکاتەوە با بەتەنیا بۆ خۆی بەناو تەختەی مەکتەبەکە ڕووبازێن بکە بەڕاستی تەکبیری چاکە جوانێت ئەڕێی چی بۆ ئەوەی ئەفەنی بێتاقەت نەبێ شوێنی مەکتەبەکەی بکەین بە گەور بۆ ئەوەی لە بێتاقەتیە دەست بە مانگا و ژوورەکەم بێت باشە ێ باشە چێر فێرەکە تۆ بڵێ مانگازر فێری خێنەوە قوربان جوان مێراغا ئەفەنی مەکتەبەکەی کردوتەوە خۆش لەوە دە مەکتەبەکە وەستا تا قسەکەماتە دی جابا بۆ خۆی مەکتەب بکاتەوە بەتەنیا چی پێکرێت قوربان بەتەنیا نییە چەند کەسێکیشی لە دەورە بە خۆیان و ناوەکانیانەوە بە دەوری وەستاون خوا جوانە تەکبیرمان لێکەن وەڵا هەرە مەمانما بڕۆ شرووتمان لێ بکەن زۆر چاکە حەمە بەڵە قوربان هەر ئێستا ئامادە بن چینە خزمەتی مامۆستا جوانێت بە قسەی منەکەی خۆ لەم کارە هەڵمەخوتێنە بەدەستی خۆم گڕ لە ئەفەنی و مەکتەب بەرنێم دڵم و خەی ناکە جوانێت کار لە یەکەم لەم کارە خۆ دوور بگرێت لە هەموو شتێکا بە قسەم کردوشی بەڵام لەمەیانەت کار لێکم وازم لێ بێنە آخر کوڕی خۆم وەک پێم وتی ئەمەوێ ئەم کاریان خۆم ئەنجامی بم مام سلێمان بەڵێ بەڕاست ئەوە کوڕەکەی ساڵەیە بەڵێ چۆخا بەڵام نازانم ئەم گورگانە لە چۆ پێیانزانی ئەی هاوار ماتان ئاوابێ نابوو بە منتان بووتایە شۆخا جان وەختی ئەویان نییە با بڕێت تا کار لەکان نەترازاوە بۆ خاتری خوا خولە خولە ڕاکە کوڕم وەرە دەی خێراکە مام سلێمان بۆ خاتی خوا چییە چی ڕوویە وەختی قسەکردن نییە خولە ڕاکە من و چۆخا ئەچین بۆ بەر مەکتەبەکە ئاخا و پیاوەکانی یانەوێ هەڵبتنە سەر مەکتەبەکە تۆش بەڕاکردن بچوو برادەرەکانە ئاگار کە وەرە بۆ ئەوێ زوو بەستاقەم فریاکەوە باقیەکەی کەی لەسەر خۆ ڕاکە مەوا بڕۆ چۆخا با بڕۆی مام سلێمان با بڕۆین پیاویان هەر پیاون ئەوەی لەسەری ڕێکەوتون پێویستە کەس زیرانەیە جۆ بگرن کوڕینە لەوانەیە هەڕەشەتان لێ بکات دووریش نییە ئازارتان بن
بەڵام گرنگەوەیە کەس پاش کەس نەبێتەوە لەوەش مەترسن باشکراشتان بەرەمبەر بکەن چونکە ئەمانە پیاوی ئەوەن لە تاریکیان ئامادی خۆیان بنوێنن خێرا ئەوەی مناڵیشی نەچۆتەوە مەکتەب با هەر حساب چێتەوە هەرێس با بڕێن زەی سەباشی مەلای کاری خۆمان وەرە سەیری ئەم دارە بکە جۆگرە خانە ئەڵێم ئەم خەڵکە بێمەڵامە لە دووری ئەو مەکتەبە کۆنە بوونەتەوە با لەم ناوە نەمێنی نەوە شتێ ڕووبە تۆ جارێ ڕاوەستە ئەی نابێ بزانین مەسەلە چییە کاکە قایرجان بە زاتی خوایە دڵم خەبەری ئەوە شتێ ڕوویە تکات لیەکەم با لەم ناوە نەمێنی تااقەتی جێسەڵمانیە با بڕۆین باشە ئەبێ شی ڕوویابێ و ئێمە پێمان نەزانی بێ ها وەڵڵاهی من ئەوانە نازانم هەر لەگەڵ دڵم خەبەریە یەکسەر شتێ ڕوویە قالە گەر تۆ نای منە ڕۆم ها وە ڕاوەستە چییە سێرکە ئەوە ئاغا و پیاوەکانی نین وا بەرەوە ئێرێن بە ذاتی خوا خۆیانە خالەجان کورە خالەجان ماڵکەڵ خۆ بە خۆڕای دڵم خەبەری نییە و با لەم ناوە نەمێنی نا بە قورعانە چا شتێ ڕوویە وەسە بێ قەزابی بۆستە من ئەلەن هەر لەم دوورەوە سێرەکە وەڵڵاهی قالە جۆگرە من نە لە دوورەوە سێرەکەم و نە لە نزیکەوە من لە خزمە مەرەخەسە تۆ بڕۆ من لەم دوورەوە سێرەکەم آزاد وەرە سەیری هیچ نییە دەی باشە ئەم دارە بکە چارشتر ئازاد وەرە سەیری ئەم دارە بکە چارشتر Фряков. Агай хортет сама Фряков. Мам Карим. Фряков. Мам Карим. Бале сам на канда журо. Бале ватан Фряков. Фряков, дей, Фряков. 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 Мам Карим. Бале, афаним на канда журо. Бале леве Фряков. Журо махат. آزاد وەرە سەیری ئەم دارە بکە کوڕینە وا ئاغا و پیاوەکانی هاتن لەوە ترسم تووشی چەرمەسەریەکمان بکەن جا کێڵێ یانەوێ زیان بافەنی بگێنن گورە بەخوا باوکم ئەم شارە بە ئێمە ناکرێ نە بەخوا کوڕە عەیبە کوا غیرەت کوا پیاوەتی ئێوە پیاوتان پیاڵێن چی بۆ نەکردن بۆ تۆ ئەی بۆ تۆ کوڕە عەیبە لەبەردەم پیای ئاغا هەڵبێن ئەوەی بەشیمان بێتەوە بێبەریە لە ئێمە هاتن ئاغا و پیاوەکانی حی ئەمە چیە؟ ئێوە پیاوتان پێڵێن کەس نەترسێت ئەو شاتە لە چییە؟ ئێوە چییە کەنوا لێرە وەستاوە؟ ئەوە لە تەکدار و بەردمە
دەی خێراکەن هەرێکە بچە بەلای کاری خۆیەوە دەی بڵاوی لێ کە تا دارکاریم نەکردوون ئادەی فەرج ئاگر بەربەرە مەکتەبەکە بەڵکو خوان و مەکتەبەکە پێکەوە چوتێن ئاخا بۆ خاتری خوا گوناحە دەگا مەکتەبەکە برە لە مناڵ فەرج وەرتە جارێ باشە با قسەی تۆ بێ دەبڕۆ مناڵەکانتان بێنە دەرەوە هێز نییە بتوانێ مناڵ بە من بێنێتە دەرەوە هەروەها منش نایهێنمە دەرەوە بۆ ئەکەن بۆ چکە خێری هێناوەتە ئاوایەکە چکە فریشتەی ڕاستیە و مناڵانی ئاوای فێرەکە ڕەش و سپی لە یەکجاکەنەوە چکە ڕووی ناپاکی ئەوەی خستە ڕوو دەمت داخەو لەسەری مەڕۆ فەرج وا دیارە فایدەی نییە لە تەکەمانە خێراکەن دەست پێ بکەن پیا و پیان و ڕاکیە خۆی دەقیقاتەوە نەک لە پەنای بەرد و تاریکیە جوامێت مەگەر بەسەر لاشەی من ئەمڕۆی مەکتەبەکە بسوێنی هەیدڕمدا هەی ناپیاو دەمت داخە ئەگینا لە باوکە ناپیاوەکەت خراپترت بەسەر دێنم هەی ناپاک ئەتوێ ڕووناچیمان لە بژێیتەوە هەی ناپاکی درڕنە مادام واتان پێخۆشە ئەوێ بەدەستی خۆم بیستێ
قريب شمشير نبي هو حق ولا جيروا والله خير حق هر حق شمشير نبي شمشير